وەختتان وەخێر خەڵکە کوردەوار، ئومیدوارم لە هەر کوێ هەن ساق و سەلامەت بن. ئەمشەو زاهرەن ئێمە خواردگمانە سەر گرفتێک کە یاران ناتوانن بەشدار بن و متعاسفانە لە دیڤەیتەکە ئەکرێنە دەرەوە. نازانم هۆ سەبەبەکەیشی چییە. ئەگەر ئەم دەحفە تووشە هەمان مشکل بووین، من مەجبورم دیڤایسەکەم بگۆڕم. متعاسفانە ئەوێکی دیڤایسەکەمم چارج نەکردگەسەوە و چارجەکەی مەحدودە، ئەمیانە پڕچارج بوو. ئومیدوارم بەردەوام بێت، دەنگ باش بێت، تەسویر باش بێت و بەرەبەرە یاران تەشریف بێرن. بەردەوامین لە جێبەجێکردنی جەلسەی نهۆمی دادگای هەڵەبجە. ئێمە محاولە ئەکەین کە کەسانێک کاکاملیش تەشریفی هاورد. کاکامل با من نوکتەیەکە بۆ بێژم، برادێک لەگرا تازە ئینگلیسی فێر بوو هاتبووە ئینگلیس. لە ئینگلیسا پاسەکان لەسەر کات نایێن، وەکو ئاڵمان نییە. ئاڵمان پاسەکان لەسەر کات ئێن. مەسەڵەن کە نووساوێتی 95 دقیقە لە ئاڵمان 95 دقیقە تێت، بەڵام لە ئینگلیس نووساوێتی 95 دقیقە ڕوا ساعتی 10-20 دقیقە تێت. کابراش ئاعسابی ورد بوو کابرای کوردە لای ئێمە. دوای ساعتی چاوەڕوانی لە فڵان ڕقم باس 2 باس هاتبوو، 2 پاس هاتبوو، یعنی لە یەک پاس 2 هاتبوو بە یەکۆ. ئەویش سوار بوو وتی و no coming, no coming, coming to two coming. ئەشی هەرەوەنە ئینگلیسی زانیم، گەرەکی و بێژێ نایەن تێن دوان تێن. ئێستا ئێمە لە دیڤەیتەکەی پێشووترە هەرچی یارانمان بان کرد، یاران تەشریفیان نەبوو، من حساسم کرد کە دیڤەیتەکەمان مشکڵی هەست. وەلێ ئێستا ماشاءڵڵا هەم کاک کامیل تەشریفی هەیە و هەم کاک هادی. بارسولات کاکامەلەوە تەشریفتان بێ، چوون لە ئەوروپا زندگیەکان وەختەکەی ئێمە جارێ مناسبترە تا وەختەکەی هەڵەبجە. با کاک هادی تەشریف بێنێت و پاشان لەگەڵ ئێوە بەردەوامە بین. فەرمون کاک هادی. بەخێر بێنەوە کاک هادی، وەختتان بەخێر. زۆر سپاس کاک پەیمانجیان. نە من پێم وابێ گرفتەکەش هەر لە لای منیش بوو. ئێستا ئومیدوارم دەنگم باش بێ بۆ ئێوە. ئینشەڵا باشە بێ. من ڕێستارتێکیشم کردو لە دیڤایسەکەم، چون هەندێک جار ئەمکانی هەست کانەکشنەکەی منیش بێتە خوارەوە، هەر احتیاجی هەست بە ڕیستارتکردنێ. من پێشووتر مەشایە ڕیستارتم کردە. ئیسا گەردەنگی من بە باشی ئەبیسن سەر لە نوێ فەرمون خۆتان معرەفی بکەن و دەست پێ بکەن لە هەر زاوەیە کە ئەتوانن. زۆر باشە. وەڵام من سپاس دەکەم بۆ ئەم دیبەیتەوە، نەک بۆ ئەوەی ئەم شەو کە من بەشدارم تایە، بەڵکو بۆ ئەو زنجیرە دیبەیتەی کە گرنگی بە هەڵەبجە دەی، وەک ئەوەی پێوترێ میدیا و ڕاگەاندنی ئێمە وەک ڕاگوزەر پرس و ئاریشەکانی ئەم وڵاتەی ئێمەی تاوتوێ کردووە. بەڵامەوەی تۆ کە کاتێکی زۆری ئەیتێ و بە تەواوی معنا شەنوکەوی بابەتەکەکەی، من سپاس دەکەم. هەڵبەت من هادی حەمەڕەشیدم، لە دایکبووی ساڵی 1970 لە هەڵەبجە. کاک هادی متعسفانە و کوشتێ داد ئەخەن، نازانم بۆ داخری. بە هەر سورەت نازانم سەعادەت نییە چه اتفاقێکە کەفێ مەجالە بەشداریە ئێوە لەم دیبەیتە لە ئێمە ئەسێننەوە. ئومیدوارم ئەم مشکڵە بەرتەرەف بێت. عەجیبە، من شتی وامە نەدیگە ئێوە خەریکن قساکەن و لە پڕێکا کولەن تەسویرەکە ئەپەڕێت و ئێوە لە دیبەیتەکە کەونە دەرەوە. عەجیبە. من چەند دەقیقەیەکی تر لەسەر کاک هادیە وێسم. کاک هادی کەسێکی ناسریاگە لە شارە
هەڵەبجەوە کەسێکی خۆشەویست بە خانەوادەیەکی خۆشەویستن حزورە ئەوان لەم دادگا وەکو تەمامە ئێوەمانان ئەتوانێت یارمەتی دەری ئەوە بێت کە کەسانێکی تر کە چیرۆکێکیان وافێ گۆشەیەکی تر لە حەقیقەتیان وافێ بتوانن بەشدار بن و بتوانن لەم تریبوونەوە نەهێڵن تاریخێک لە بین بچێت نەهێڵن زندگیەکە نایان کرد لە بین بچێت تا ئێمە بتوانین یەکبار بۆ هەمیشە شکڵ و قەوارەیە مردم بگرین کاک هادی من مەجبور بووم کاک کامل بگرم کاک کامل ئومیدوارم ئێوە ئێستا لە بەردەمە پەیمانجان سڵاو شەوت بەخێر کاک کامل بوەخشین شەوتان بەخێر شەوتان بەخێر و سڵاو ڕێزم بۆ هەموو بینەران و گوێبکانی ئەم دیبێتەوە بە توێژەی جەنابتان کاک کامل متعاسفانە دەنگی ئێوەیش قەت هەوێت وەکو شتێ جەنابیشت تەبلێتەکەت فرە دوورگرتگە هەم دەنگت قەت ئەوێت خڵای تۆزە پاڵم هەبوو ئادێ ئەگەر هیلاکی شەکەتی دەنگت باشە ئێستا فرە عالیە بەڵام ئەگەر شەکەتی و مشکڵت بۆ دروستەکە استراحەتە خۆت بکە قسەکانت بکە لە هەر کوێ شەکەت بووی پاڵ بەرەوە فەرموو کاک کامل بگورە جا نزانم من دەست پێ بکەم یا جەناب و پرسیارەکەی وەڵام بگەم نەخێر فەرموو ئێوە بۆ خۆتان ساڵهای ساڵە تەجروبەتان هەزووە بە مەسیرێکا تێپەڕیگن و فکرەکەم کە قسەبێژی کۆمەڵەی قوربانیانی هەڵەبجەش بوو ظاهرەن بۆیە من فکرەکەم کە ئێوە خۆتان ئەتوانن لە هەر کوێ پێتان باشە و پێتان مناسبە قسە بکەن و ئێمەش تبقاوەی دوێشە و لە هەر کوێکە واجب بێت تەکمیلی بکەین بەحسەکە ئەورودی تیاکەین فەرموون وڵای بۆی شتەکە حەقی خۆی بینی و پسڕان لە باسەکانمانە ڕوو نەدا پێم باشە لە بیدایەتۆ باس بکەم بەزیتر نازانم کات چەندێک یارمەتی دەرە بێەوە چەندێ هەوڵەیەم کورت و پوخت هەر چەندێک پێم بکرێ زۆرێ ینی باسکردن ڕەنگە تەنها من باسی کۆمکەم ڕۆمانێکی هەزار لاپەڕەیی بێ بەڵام هەوڵەیەم کورت و پوختی کەم دیارە شانزەی لێوە دەست پێەکەم شانزەی سێ سەر لە بەیانی بە تەواوی گێزی عێراقی لە 14 هەڵاتە بوون شاریان بەجێشت بوو سوپای ئێران و لەگەڵ پێشمەرگا هاتنە ناوشتن بەڵام من خۆم بۆ خۆم ئەوەی بینیم ینی ژمارەیەکی کەم لە پاسدارم بینی و پێشمەرگەش بە ئیسعافی قەسەقانیان پێ و بەسەر ژادەکە سرودی حەماسیان لە قسەیان حەماسیانەکرێت شار ئازاد بۆچی بووە هەر حاڵ تەژێریان 35 خولەک ئەو دەورە بوو لە کۆڵان بووم ئەترسام ئەمزانی سەدام حوسێنی دەڕندە چەنەهات جنایەتی تری دەرهەتمان کردووە هەرگیز ناوێ ئەم شتێ بەسەرا تێپەڕێت لەبەرەوە ئەمانزانی کە بۆردومان ئەکا بەس ڕاستی چاوەڕێوەمان نەیەکرد بۆردومان بە چەکی کیمیایی نەک لەبەرەوەی سەدام بڵێن کابرا سۆزیە بۆ خەڵکە و دڵی نەهاتووەمانە نا لەبەرەوەی من ئەتوانم یەک پرسیار بکەم کاکە کامل ئەم شتانەی کە ئیستا ئەفەرموویت بە ئەقلی ئیستەتانە ئەفەرموون یا بە ئەقلی ئەو وەختەتان یا لە کۆی تەحلیلەکانی مردم بەگراگەیگن بزانە جەنابتان 14 ساڵ و وردەیەکتانە تەبیعەتەن وایتە دەورانی نەوجەوانی و مێر منداڵیە ئێوە ئەفەرموون کە
ئەمانتانە بە احتمالەترە لە قسەکانی بینی گەورەکانی ناوی ماڵ و مام و پور و چوزانم خاڵۆ ئەمانە بیستگە یا دەرەنجامی تێگەیشتن و تێڕوانی خۆتان بوو. ئێوە ئەفەرمونون سەدام حوسێن نەهێشت بەسەریەوە تێپەڕێ، بەڵام پێشمان وانە بوو چەکی شیمیاییەوە شوێنێ. جا ئەگەر بفەرمونون کە ئەمە لەکەیوە بەمەگەیگن بەم قسەیەکە ئەیکەن بۆ ئەگرا مهمە، چون ئێمە دادگامان دانیاگەەوە، ئەم دادگا بۆ معناسە کە فقط خاترە تعریف ناکەینەوە، ئێمە لەسەری ئەوێسین وە سوعال دروستەکەین تا قەشەنگ ئەم زەهنی ئێمە شەفاف بێتەوە. فەرموون. دیارە من ئەو کاتەمەنم 14 ساڵ و نیو بوو، ینی لە پۆلی سێی ناوەندیا بووم لە ڕاهەنەمایی، بەشی خۆشم چاوکراوە بووم. هەنێشت هەیە خۆم بە چای خۆم بینیوە، هەنێشت هەیە بە گوێی خۆم بیستومە، مەسەلەن لەو حاڵە و لە وەزعێتا سێ و چوار سوار خەڵک بووە خۆم لەو کۆمەڵانە نزیکە کردو گوێم لێ کردزان باسەخوات چییە، کۆمەڵە زانیاری هەیە، کۆمەڵە هەیە خۆم بە چای خۆم معایشە کرد و ژیاوم پیاە و بە چای خۆم بینیومە ئالێەوە قسەکەم. ئێمجا ئێمە شتێکمان نەیە ناسی بە ناوی شەکی کیمیایی، بەڕاستی شتێکمان نەیە ناسی، بە تایبەتی من خۆم لەو تەمەنا، بۆیە ئەڵێم تەوەقوعی مەسەلەن موشک بارانی ئەو شارەمانە تەوەقوعی ئەومان نەیەکرد بە شتێتر لێمان بدرێت کە دواتر دەرکەوت شەکی کیمیایی. بەڵام ئەو پاسدارانە کە هات لەو دوو پاسدارەمان بینی و لەگەڵ خەڵکی قسەیان کرد لە کوڵان، دیارە من چوومە لایەن و لایەن وەسام بە خەڵکەکەیانەوت ئێمە شوێنێکمان گرتدێ کیمیایی، سەدام کیمیایی پیا کردووە، لەبەرەوە بڕۆن لە فاف بێن و چی بێن. لەوێ هەستمان کرد کە شتێک هەیە بە ناوی چەکی کیمیایی و دژمان بەکارێت نەشمان نەزانیت ڕادێک دەی چەندێکە چێنیە باس هەڵ ئەو بوو عەرزم کردن لە جاری پێشوو کێزانی مناڵەکانی کچەکانی کاگە حازڕشی عەلی باران خواگەوریان بۆڵیانکە، ئەوان هەنێکیان مامۆسا بوون، ئەوان بەگویان کردن چون لە فافیان هێنا خروزیان هێنا و دواتر سوودمان لێ بینی تەنا بەشی من و وڵی خوشکم نەماگینا هەمووی دانێکی بەرکەوتووی لە ژەزەمینەکە. بەهەرحاڵ 11:35 خولەک سەیری ئاسمانم کرد، هەردوو کوشتێ دڵم خەبەری داوە، تەماشام کرد دوو تەیارە زۆر بەرزن و یەکێکیان لە پێش ئەوەیە بەرزترە لەوەی کە لە پاشیەتی لە دوای ئەوەیە. ئیتر من ویستم هاوار گەمەنە کەس لە کۆڵانەکە بوو بڵێم هاو تەیارانە بینن بە ئاسمانەوە زۆر بەرز بوون. تومەز لە ئاستێکی زۆر نزمە بۆ لێ تەیارەی تر دابەزینەتە سەر شار، تەمان من نایبینم لەناو کۆڵانێکم شدان ئەوە نەبزانی دنیا وێران بوو. ینی باوەڕ بکە هەرەوەم پێکرا ڕام کردە بەردەی ماڵ دەرگاکەبی و ماڵخۆمان هەڵبێم هەڵاتم بۆ ماڵی دراوسەکەمان بۆ ماڵ حاجڕەشی عەلی بارام کە ژێرزەمینیان هەبوو، لەبەرەوەم زانین ژێرزەمینیان هەیە پێشتر ئێران تۆپبارانی هەڵەبجەیە کرد ڕامانە کرد بۆ ئەوێ دراوسیان. لەبەر دەرگاکە لە شدەتی ئەو قەسف ئەو بۆمبارانە هەر لەبەر دەرگاکە هەڵی گرتم، یعنی چەند مەترێ فڕێیان بۆ ماڵەکە. ئیتر ئەوە نەترسام بێ ئەوەی پرس بە کەس بکەم یەکسەر ڕابوو بە ژێرزەمینەکان پێش ئەوەی کاڵ ماڵەکە خۆی بێت چێتە ژێرزەمینەکە من یەکەم جار چوومە ژێرزەمین. ئەو جا هاتن بە دوامەتر کەس نەیپرسی تۆ چۆن تێرە معلوم بوو بۆچیان. ئەوە نەمزانی ماڵی خۆشمان خۆیان کرد بە ژێرزەمینەکان، ئەوە نەمزانی ماڵی دراوسەیەکەمان کە ماڵی برایی کاکەڕەشی عەلی باران بوو، ماڵ حەمەی عەلی باران دێڵن بووم، ئەو حاجڕەشی زاواکەشی لەوێ میوان بوو، زاواکەی و کشەکەی و مناڵەکانی کشەکەی حدودەن 30 تا 35 کەس لەو ژێرزەمینە بشکۆلا کۆبوون و لە حاڵەتی تەبیعیە لەوانەیە جێی هەژ 9 کەسی تیاوە ئەو پەڕی ئەو هەموو لەوێ کۆبوون. تر لەوێ ئەم فڕۆکانە هاتن پۆل ئەهاتن ئاسمانی شاریان بەجێ نایێت، هەنێک کەس وا تێگا ئەم کیمابارانی هەڵەبجە پۆلە فڕەکەی بەعسی بوون هاتوو بۆمبارانیان کرد و ڕۆشتن و تەواو نەخێر ئاسمانی شاریان بەجێ نەهێشت، هەر شوێنێکی هەدەفێکی جوڵاوانیشێ. یعنی ئێستا جارێک لە بینی قەسبەکانە ئێمە هەڵمەتماندا بین تراکتۆرێکمانە بوو بە تراکتۆرەکە هەڵبین
تراکتۆرەکە چوونە سەر تراکتۆرەکە لەوا بوو بکەوینە ڕێ دەنگی تیارە هات من هاوارم گوتم دابەزیان دا خۆمان کرد بە ژێر زەمینەکەەوە بۆمبارانی کۆڵانەکەی کرد ئەو شوێنێکی وڵاتمان هەبوو لە حوشەکانی متەفقمان بوو نزیک دیواری حوشەکە بوو ئەوەی گەڕ پێوە نا مەکینەکە گەڕی کرد بەڕەحمەت بێ جوان بەرگێ برام زەمیری برام هەڵمەتیدا تێکی تەڕ کرد و مەکینەکەی پێکوژانەوە و خۆی کردەوە بە ژێر زەمین ئیتر بوارمان نەبوو دەرچی قەسب بەهات هەموو جارێکە بۆردومانەکرا هەمومان شایەتمانمان ئیتر بژن بوو مناڵ بوو ئەگریان قیزان هاوار بوو هەتا کوڕێکی کاکە حاجی ڕەشی عەلی بارام نەخۆشی دەرونی هەبوو یعنی چۆکی نابوو بە چۆکی منەوە بەزە زمانە چۆکی ئاوا یاریە کرد یان یاری بە چۆکی من نەکرەوە نەترساوە نەترس ناکردین ئیتر مەجال نەبوو دەرچی تا ئەم دقیقەیە کە ئێوە باسی یەکەن وەکو مامۆستا لوقمانیش فەرمووی وەکو کاک مستەفاش فەرمووی تا ئەم دقیقە ئێوە بەحسیەکەن بەحسێک لە شیمیایی نییە لە سەعاتی 11ەوە کە مامۆستا لوقمان وتی لە سەعاتی 11:08 دقیقە 9 دقیقە دەسی پێ کرد بەیانی وەوتی لە نوێژە مەغریبەوە شیمیایی دالێ یعنی شتی حدودی 5 و 5.5 6 ئێوارە جەنابی شایەتی ئەوە دەی کە سەرەتا ئەو قەسفانەی بە قەوڵە خۆتان یا بۆمبارانەی بە قەوڵە ئێمە کە کریا بۆمبی عادی بەکارە بریا یعنی بۆمبە خوشەیی کە خۆمێنیش ئێژێ بۆمبە خوشەیی بۆمبە خوشەیی ئەو بۆمانەنەوا لە ڤێتنامیشا بەکار هات لەگەڵە ناپاڵما سەدام حسەین بووی لە کرماشانیش بەکاری هاوردن ئەوە بوو کە چیش بەکاری هاوردن بە عەرەبی شتێکی خۆشی پێژن ئەو بۆمبانە وا ئەڵێ مەسەڵەن 1000 دانە ڕۆمانەت تێخستووە ئەتەقێتەوە بە پارچە خەڵکە گوژێ بەڵێ ئەون قودی بەڵێ بەوانە دەوانەی لێی دابێ فەرمونون ئیدامە بدەن من هەر لەبەرەوەی ڕۆشن بێتەوە بەڵێ مەسەلەی ئەوەی کەسێکی هەڵەبجەی ئەڵێ سەعات ئەوەنە کیوای بەکارات ویکی کاڵە سەعات ئەوەنە هەردووکی ڕاستەکەن بۆ چونکە ئەو مووقعەتەی ئەوی تیابووە لەگەڵ ئەوی تا جیاواز من باسی کۆمەکەم باسی گەڕێکی پاشاکەم کە دڵی هەڵەبجێ گەڕێکی پاشا دڵی هەڵەبجێ ماڵی ئێمە لێ بوو من هەتا حدودەن کاتژمێر 2 سەعات 2 بە هیچ شێوەیە بوونی کیمیاییوان نەکردووە و بۆمبارانەکە دیار بوو زۆر بە شدەت بوو دواتر کاتژمێر 2 بۆلاوە ئەوجا تیارەکان کە ئاهاتن دەنگیان زۆر گەورە یعنی ئێمە ئەومان نەزانی 3-4 ئەوەنە تیارە هاتووە لە چاوجاری پێشوو بەڵام بەلێکدانەوەی ئەسم کە گەورە ئەو فڕەکانە ینی بۆ بەکارێنانی گازی کیمیایی ئەبێت فڕەکە لە ئاستی زۆر نزما بردومان بۆی کاریگەری تەواو بێ و لە ئەو گازە کیمیایی لە هەوا بڵاو نەبێتەوە لەبەرەوە ئەو فڕەکانە بۆیە دەنگیان زۆر گەورە بوو ڕەنگە هەمان حەجم هەمان ژمارە بوو بەڵام زۆر نزم بەس کە بردومانیان کرد بە خلافی جاران بردومانەکە دەنگی تەقینەوەی بۆمبەکان یان نەبوو یا بە حاڵەت پێکرد ینی هەربوو ترپەیە بوو ینی هیچ شتێ نەبوو دەیەک نەبوو کە مثلا وەک جاران کانۆکە بلێ بجۆڵێنێ یا دەنگێکی زۆر گەورە بێ هەر ئەوەش بوو وای کرد لە کات دیوای حەمەی عەلی باران بەڕەحمەت بێ کاتیوا وتی ئەو ساروقانە نەتەقین بزان بەرکوێ ئەوە بوو ڕۆشتە سەر لەگەڵ چوونە دەرەوەیە بۆنە بۆنێکی ناڕەحەتە تا هیوا ڕۆشت و گەڕاوە تەماشاکەی چاوی سوور بۆتەوە و هەرەوەنە حەبەسا بووتی هەست بە بۆنەکەن وتمانە ڕۆڵا بۆنی ناخۆشی بۆ چی بڵێ غازیان هێنا بوو على ئاساس خواردنی شتی پێ دروستکەن لە ژێر زەمینەکە وتی ئەمزانەوە بەرنەبۆ تۆدان نەبا بۆنە لە دەرۆیە لەو لەحزەدا کاوی ئیبراهیمی حاجی عەلی باران بەڕەحمەت شەهید بوو گریا من لە نزیکیان بوو لە نزیکی باوکم ئەو بوومە لە پاڵ باوکم سێرێکی باوکمی کرد و بەدەم گریانەوە وتی مام حاجی کەوتان ئەوش وتی کوڕم بۆ وتی مامە حاجی ئەمە چەکی کیمیاییە من عەسکەری کردووە مەجاری دەچوونمان نەما هەموومانە برین لێرە وتی ئێواش بام ناوژ نەبەن نەزان ئیتر ئەگان لێ بوو باوکم تاش برز
من گوێم لە مینە بوو ئەس ڕاستیەکەی فاجعەکە و وەزعەکە ئەوە بچوک نەبوو بشارێت بۆیە هەمووان زانیان دەستیان کرد بە گریان شیوان ئیتر هەر جارێ ئەو بردومانەیە هادا ئەومان هەر سیای شایەتمان کەسمان بەتەوان نەبوون دوای بردومانەکە لە ژیانان بابی شایەتمانمان هەنا یا ئەڵڵا یا ئەڵڵا یا ئەڵڵا ئیتر تەنانەت جارێکیان پێشەوەی کیمیاکە بەکاربێنێت بردومانی کۆڵایەکەی کرد ئەو ژوورەی ژێرزەمینەکەی لە ژێرا بوو ئەوە بەر نەکەوت بەس ژوورەکەی تەنیشت ڕێک موشەکی لێ وەزعی زۆر ناڕەحەت بوو ئیتر توان دەرچێت لەو کاتا هەر بیرم نەچوو بێت پێشەوەی کیمیاکە بەکاربێت کاک هیوای کاکە حەمام کەخوا پێڵە حەمەی لاسکی کاکە ئامۆزای کاکیوا کات ئامۆزای کاکامەران هەت خۆی کرد بە ژێرزەمینەکە و زۆر تکای کرد لە باوکم و لە ئەوانیش وتی باب هەتا گریا وتی باب ڕۆنە دەرۆ لە دەرۆ ئەگەر کەوتی شوشەی نێکتمان نێژێت لێرە لەم ژێرزەمینە کەس پێتان نازانێت با بڕۆین هەڵ بین بڕۆین شتێک بکەین ڕاستەکەی چونکە بردومانەکە زۆر قەسەب بوو باوکم دەی وێراتکەی ورد بوون ینی خوشکەکانم لە ساڵی و 2 ساڵ هەتا 13 ساڵ بوون لەبەرەوە باوکشم خۆ زەختیە بوو نەخۆش بوو دایکم نەخۆش بوو پێی باش نەبوو بڕۆ دەرۆ ئاژەر لیان وێران پێ هەر حاڵی تر بردومان بە دوای بردومان هات شیناییە کرد هەمومان لەو ژێرزەمینە بوون ئیستیفادەیان لەو لەفافبووینەیە کرد لەو شوێنە کە لەفافەکانیان تەوزیا کرد من بەشم نەما و کچە بچکۆلەکەی گوڵاڵە خۆشکم دەبەت بەشی نەما یا کیمیاکە بەکارهات گوڵاڵی خۆشکم چییە کرد زۆر بەڕەحم بوو تەنانەت منی پێش جەرگەکەی خۆشی خست ئەو هینەی لە دەمی خۆی کردەوە ئەینا بە دەمی منەوە هیوانە خەڵکی هەموو بیگرە بە دەمی خۆت و بیگرە بە دەمی کشەکە نام شوێن پێسە پتونەکە تەڕەکەمەکەم بەڵاو تەشتی ئاوان هێنا بوو ئەو تەشتە ئاوا بەداخەوە دوایەوە کیمیاکە بەکارێت هێنایە تومەستەنکی سەروان هەموو کیمیایی تێچوو کە هێنایان منیش شوێنەکەم تەڕ کرد بوو یەک پارچە کیمیایی بوو چزانم نابم بەدەم و لۆتەوە بە دواتر چوینە دەرەوە پشتم بەستم لە ناوقەدم هەمووی ئیبادە هەمووی بلۆقی گەورە گەورەی کرد لوتن سوتا دەمم سوتا ئەمانە هەموو سوتا بۆ سەرجێکی دیارە ئیتر بەتەمان نەبووین بە زیینوی دەرچین ئەلموهێم تاریکی کرد ئێوارە هادیتر خەریب بوو تاریکی کرد وتیان کاکە ئەمرین لێرە تەواوتر چاومانە کزایەوە ناسەمان تون بوو چانەوەمانە وەزمان خراپ بوو تا نەمردوو لێرە بچینە دەرەوە ئەوە بۆ شەو ئێوارە تاریکی کرد بوو خەریب بوو تەواو تاریکە کرد هاتینە دەرەوە تەماشای کۆڵانمان کرد کوپانی چی هەمووی وێران بووە هەمووی دار و پەردووە هەمووی هاتۆتە یەک ئیتر ویستمان بە تراکتۆرەکە تایەکی پەنچەر بوو ئەو برامەت تاکەی هەڵبەست بوو بەردێکی لە ژەری نەکادا نابوو کابراوتی من نابوو نەمەزانێ شتاکەم بەزەوە نەزان بەردێکی دانابوو تاکەی هەڵبەست بوو تای پێشەوە بۆی ئەو پەنچەر بوو کەڵک نهات بۆ ڕۆشتن هەرحاڵ هەڵاتین کە هەڵاتین جارێکە هاتینە دەرۆ بنەوە نەترسام ڕام کرد ئەسڵاوانم بەجێش هەرێکی و بەلایەکە ڕای بابا هەرێکی و بەلایەکە ڕای ئەوە نەترسنام من ڕۆژمە ئەو بەریجادەکەی کۆڵانەکەمان ینی بەتەنیش مزگەوتی دارالحسانە لەوێ چوومە خوارەوە 20 مەترێک دشتە خوارەوە لە یا ماڵی کاک ئەنوەرە بوو کاک ئەنوەر وەستای سەلاح بەسنوشتیوا بوو ئەمزانی لەیا ژێرزەمینەکەی ژێرزەمینیان هەبوو و دەنگیتیا بوو لە یا ڕام کرد تارەکە دیسانە بردومانی کرد کۆم کرد بەو شوێنە ئیتر ئەو ڕۆژی حەشرە ژێرزەمینێکی گەورە بوو پری بوو لە ناو هەمووی ئەیقیژان هەمووی ئەگریا هەمووی هاوارێ کرد ئەو ڕۆژی حەشرە بەڕاستی ئالێو کاتە
دیارم ئەوەنە قەرەباڵق بوو من لە ڕووی دەرگاکەوە جێبدۆت جۆم بە دەنگی دەرەوە بوو یەکێ باە کردم کامل زۆر هاواری کرد هاتمە دەرەوە تەماشاکەم جەمیلی برام وتی لەکوێی وەرە سەرکەوە با بوو ئەو سوای تراکتۆر سەرکەوتم تراکتۆرەکە و ئەوجا نەمانەزانی لەکوێوە بوون بۆ کوێ ڕۆشتی بەڕاستی زەحمەت بوو دار و پەرد و خەڵکی لێکەوت بوو بەهەر حاڵ جوانە مەگێبرام ڕێژی گرتە بەر و دەرچوین ئیتر بەردەوام بۆ تارە هاو بردومانە کرد بەهەر حاڵ تا گەشتینە نزیک گوندی جەلیلە و بینی جەلیلە و عەبابەیلێ لێ تاریکی کردبوو بە تەواوی نەشەکرا چرا و شەت ئیشتێک بگڕێ لەبەر تیارەکان کەس نێوێرا چرا هەڵکا یا شتێ لای تێستیاڵکە باوکیشم بە ڕاستەکەی ئەم کیمیاکە چاوانی وێران کردبوو ئەم تەمەنیشی کردبوو ئەگامان لێ بوو بە کوردەکەی نێزان نێتوانی ڕێنیمان ئەو دابەسی بوو بە پێ هێواشەوە ناچار جوانە مەرگێبرام جەمیلی برام باوکم تۆ دابەزە با باوکم سەر پێ باوکمیش نابینەکەوینە کەنێک بکوینە شوێنێک ئەوە بوو من چوومەخوا من دابەزیم باوکم سەرکە و هێواژە ڕۆشتین تا گەشتینە کەندڕ و هینێکی تر ڕاستەکەی شوێنێ بوو شەو نازانم بەوی سەڵ چۆن شوێنی و بەس ئەوە نازانم بە کەڵکی ئەوە نەبوو مەکینەکە تێپەڕێ کەوتە ناوی وتم دابەزن هیچ مەجال نییە ئەو بوو دابەزین و ئیتر لەو کاتا تیارەکەشە ئیسانۆ بردومانی کرد تەفرەقەی پێکرد بڵاوی پێکردین بەو ناوە مدەتێک دواتر یەکتریمان بان کردو بەناو بانکردنی یەکترین لە لای مەرقەدەکەی عەبابەیلێ لەوێ کۆبوون و یەکمان کرد بە کۆبوون و یەکمان کرد وردە و دەکەوتینەدە و وەزعیشمان تا ئەهات خراپترە بوو چاومان ئێشا چاومان ئەکزایەوە لاشەمان هەمووی ئەبرژا سوتا بوو تەمنە نەفەسە بووین کۆکەمان هەبوو هێڵزمانەدا و نەمانەتوانی بڕشینەوە وەسە زۆر خراپ بوو بەڵام ئیتر بەهەر حاڵ تا گەشتینە ئەو شوێنەی ماڵەکە تا سەری ماڵەکانی عەبابەیلێ چۆن لێگە ڕۆشت بەڵام لەوێ تەماشام کرد جەمیلی برام لەگەڵ دایک و باوکم دیار نەبوون تۆزە گەڕامە دووە تەماشاکەم بە کۆڵ ئەیان هێنێ جەمیلی برام ماوەیە باوکم بە کۆڵێنێ دایانێ دوایە گەڕێت و دایکمێنێ بە کۆڵ دایان یعنی ئاوایی وردە هێنان وتی تۆ خەمی من نەبێ من ئایانێنم من دایک و باوکم هێنم تۆ دەستی شلێر و دەستی شنۆ و دەستی ڕۆشنا بگرە ما ڕۆشناژ یا شنۆ دەستی چەیەن بگرە شلێریش لەگەڵ دایکم ئیتر مەسافەیەک ڕێمانە کرد دەستیان بەرەدا لێم ئەیان و ناتوانین ڕێکەین ئەڵن گیانەیان و با بمرین ئیتر هەر دڵم خۆشەکردیان چینومانە خەریکە ئەخرگێن چینوانە ئەمانوت پێشتر لە جەمیلی برام پرسی وتم چینومانە چی بکەین وتی لە باوکم هەر پشتی شنوێ نییە لێ ئاوی لێ هەموو شتێکی لێ لەبەرەوە معنەوەتان بەساتەوە ئێمە شارەزان نەبوون پشتی شنوێ چیکە بە حیاتی نەڕۆشت ئیتر مێژ ڕێوانم خۆشەکردم هەستا چوونە بەردایەکە بەوتی وە یەکسەر ئاوی لێ لەوێ ئاوە خۆن و ئیستراحەتەکە هەر چۆن هێبوو تۆزێکی کە ڕێمان کرد کەمێکی کە ڕێمان کرد ئەخیرەن دەستیان لێ بەردام شەیان تاپەکی کەوتبوو شێنم گر بە کۆڵمەوە 5 ساڵ تەمەنی بوو گرتم بە کۆڵمەوە ئەرشایەوە کە ئەرشایەوە هەر لە تەوقی سرمە تا پێم یەک پاشە بەناو جلو بەرگە ڕشانۆ بوو گیان بە ڕشانۆ ئیتر ئەوانش دەستیان لێ بەرام تەواو وتیان ئەم ناتوانین ڕێکەین لەو کاتا جوانە مەرگەی برام گەی پێمان کە ئێمە لێوا کەوتین هادوتی چییە باوکە ڕۆ بۆ دانیشت وتم ناتوانن ڕێکەن منیش توانام نەما ئیتر سەیری کردن وەزیەتمان زۆر خراپ بوو وتی تۆ هەرچی کردو تۆ بگەڕە سەر پێش لەوێ چاوەڕێمان کە من ئەمانمە چۆنە بێن ئەمانە چۆنە بێن ئیتر ئەوە بوو بەهەر حاڵێ بێ ڕۆشتم تەمان ئەمە ڕێگا کەشتەڕە باوە خاڵی بۆژی حەشتەوە لەوێ بەزێمەکی وە هەزاران خەڵک ئەو ڕێگەیان ئیتر ها چۆنە بێ گەشتمە لوکەی شاخیشم بوو لە لوکەی شاخیشم بوو لەوێ ئەنازەیەک چاوەڕێم کرد ئەوەنەی کە بە عەقڵەن
ئەوان توانی بێتان بگەنە لای من کە دەنگ نەبوو ئەو جاوتم یانی چی ناتم مارەوە نەیتوانی بیانێنەوە یاوەستیان زۆر نەمەدرن ئەو بوو هاتم بەیا گەڕامەوە دیسانەوە بۆ نەفسی شوێن بانگمەکردن هاوارم لێکردن باوکە جایکە جەمیل گوڵاڵە ڕۆشنا شنۆ شەهێن شلێر هەتا خەڵەکە بووی بانی کێکەی کێ جواب دات بۆ ناو خەڵکەکە ڕۆشتم ئەوە نەڕۆشتم دەنگ نەبوو حوتم لەوانەیە لە ناڕەحەتیان لە هۆش خۆم کوتم ئەوان بەلای منە کێک هەڕێتم و ڕۆشتم بەڵام ئیتر ئەوە بوو قەناعەتەم بۆ کوتم ڕەنگە منیان بەجێش پێ واگام بێنێ هاتمەوە دیسانەوە بەهەر حاڵەبێ گەشت مەسەرەوە ئیتر توانام لێ بڕابوو تراکتۆرێک هات لەبەر قەرەباڵقی ڕێگاکە تراکتۆرەکە زۆر هێواشە بۆی عەرەبانەکەی دەرگای عەرەبانەکەی دواوەی زەنجیرێکی پێوە توانای ڕێکردنم نەبوو دەستم کرد بە زەنجیرەکە ئیتر لەگەڵ ئەم مەکینە حساب کە ڕایکیشا تا چون ئەوە دیو بۆ تاوێرە تەوان من دواتر پیاوەتم بۆ شوێنە تاوێرە بۆ چۆش ئەو بە دیوی شنویا ئەو شی وشتا ڕۆڵن تاوێرەیە وشالە تاوێرە ئیتر لەوێ ڕاستەکەی قیسەکەی من و چیرۆکەکەی من زۆر ئەخانێ بەڵام لەوێ ئاگرێکیان کردبووە کۆمەڵی خەڵک دام هاتم نزیکی ئاگرەکە خۆم گەرم کەمەوە بەڵام چاوم زۆر ئازاری هەبوو بە دووکەڵ بە ئاگرەکە لەبەرەوە ناچار دوور کەوتمەوە کە دوور کەوتمەوە ئەوەنە کوڕێکی لێ بوو لەوێ وتم من شارەزای هیچ کوێنیم لە ماڵ خۆشمان ون بووم نازانم بۆ کوێرە ڕۆم وتی ئەوە بچین بۆ هاوارە کۆن وتی من نازانم لەکوێ وتی بەیانی ئەکەوینە ڕێ ئەوجا تۆش لەگەڵ ئێمە وەرە بەیانی لەولان بەبیر نەما بەمەزانەی ئەقڵم لە هۆشی خۆم چوو لەولان بیر نییە ئەوە نازانم هۆش بوو بەهۆش هاتم باوا بڵێم نەوە خەبەرم تەماشاکەم کەسی لێ نەماوە غەیری ژن و پیاوێنە لەویش ژن پیاوەکە تووڕەم و لە ژنەکایی و تا ڕۆژ بۆ تارەمان سووتێنێ با بڕۆن بێنە ئاوەڕە کوون ئیتر منیش وتم باشە دوای ئەمانەیە کەوتمە شارەزانێ کەوتمە دوای ئەوان وام تا هات بینینم کەمە بوویەوە تێزم ناما ئەوان گڕوتیناتیا بوو پێشی من کەوتم لەبەرۆ لە بەرچاومون بوون بەڵام هەر ڕۆشتم هەتا گەشتم بە ئاوێت لە ئاوەکە کەوتمە ناو ئاوەکە و چاوم هیچی نەبوو ئەو بوو لە یا باسم کرد کە هاوارم کرد و گریام و کەسێ لێ وڵاقێکی پێوشتی من تاگرام متوجه بووم کە ئێوە بە زیندوی لە ماڵەکان هاتیگنە دەرەوە من سەرەتا پێم وا بوو کە خانەوادەی ئێوە هەر لەوێ فەوتیان کردە پس جەنابەت بەخەبەر نەبووی تا ئەم دەقیقەیتر ئەو بڕیانە بڕیاری یەکجاری بوو و تۆ یەکجاری بڕیایت و نتزانی لەکوێ شەهید بوون و لەکوێ کەوتن و خەبەرت نەبوو لە ناوەڕاتی شاخی شنوێ قەتیاوەجاهمیە زانی ناوەڕاتی شاخی شنوێ شوێنێکی لێ گڵی سپیتەیە بۆ سەربان چاکە خەڵک لەوێ گڵی سپیان هێنانی چەند جار لەگەڵ جەمیلی برامە بە ڕەحمەت بێ ڕۆشن لەوێ گڵمان هێناوە لەو شوێنەیە دیدار و قیامەت کەوتین یەکتریمان بێخوا حافیزی بەجێ هێشت ئەنی تر لەو لەحزە بەدواوە من مەگەر لە قیامەت بیان نەبینی بەهەرحاڵ لەو شوێنە کە کەوتم و لەو چەمە بڵێن کوێر بووم هاوارم کرد و ئەو کەسەش جاری پێش و باسیەوە کردووە حەز ناکەم دووبارێکەم و بەهەرحاڵ لەکوێ خەبەردار بوویت کە خانەوادەت هەموویان شەهید بووبن لەکوێ خەبەردار بوویت دوای ئەوەی کە لە دوای دوو مانگ لە بیمارستانی شەهید مدەڕێز لە کاران کە هاتوو بردیان بۆ ئۆردوگا بردمان بۆ نۆریاب لای پاوە لەوێ هەندێکیان دێوت دواتێش کە لە ئۆردوگای سەرافەشی کەنگاوەر لەوێ برایەتی ترم هەبوو ئەو لە بڵین ماوەشتی جیا بوو ئەوان دەرچوو بوون لەگەڵ ئەو کاتات بۆ نۆریاو لەگەڵ قەیبەتی بۆیە ئەو لەوێ هەرموو ڕۆژێ پێبوت بە منیان وا خەڵەتان بوو ئەیانوت لە کرمانیش دوورە لێرەوە
بە دوای تو ئاگەڕێن ئەنی وایەنەوتیانە و لەبەرەوە من هیچ خەیاڵ نەکەمیان و بێ قەزابی بە دوای تو ئاگەڕێن و شاری زۆریان کردو گەڕاون و قەرارەدا و خۆیان بێن بۆ رەی ترێمە بۆ چین بکۆن بۆ شوێنە دوورە بەزی دەمە کەوتبوو بە گومان بە من دایک و باوک و برای خۆمە ناسب تەحمل ناکەن منەوە خەبەری من نەزانیانەیەن بۆ لام لەبەرەوە ئەوە نەکوتم بە براکەم با بڕۆن و کوا و چی و ڕۆژە دەستی کرد بە گریانتی براگەم کەسیان نەبوو بەس تۆ باوی کەس نەماوە تۆش لە خۆشە هیلاکی خۆت ناڕەحەت بکە تازە کەسیانمان بۆ ناگەڕێت تۆش ماوی ومێدێکمان بە تۆیە با تۆش دیانە چی تۆش نی ئیتر زۆر زۆر گریان زۆر بزان لەگرا بێوسە کاکە من بۆ خاترەوەی کە تۆ تۆزێ وەختت بوێت و ئارام بووی تۆ سێ چوار نوکتە بێژم کە قەرار بوو مرۆ کاک هادی بێژێتی کاک هادی پێشووتر تەکی منا قسەی کرد نازانم ئێستا لە دیبەیتەکە هەسیانە کاک هادی نوکتەیەکی مهمی وت کە لە وەختێکا کە مامۆستا لوقمانیش ئشارەی پێکرد بە زەهنە من خۆتوری نەکرد لە ئەبعادە ئەم جینۆسایدە کاک هادی ئومیدوارم کە بەعدەنیش بەشداری ئەکات بە هەمان مەسئلە بەحسکە وتی هەر کەسێک و بە جۆرێک چووە ناوە شیمیایی هەڵەبجە ئەم لەختە فرە مهم بوو وە فرە نوکتەیەکی حەساس بوو کە من خۆم بیرم لێ نەکرد بوو بەو مەعنا کە مناڵ وەکو مناڵ تەجروبەی کرد مامۆستا لوقمان وتی تازە زاوا بووم تازە ژنم خواستەوە تۆ وەکو نەوجەوانێک تەجروبەت کرد خوشکەکانت وەکو مناڵ تەجروبەیان کرد بزان وەختە تۆ ئێژی تەجروبەیان کرد ئێستا تۆ ئەکەویتە بیرە فرەشتێک ڕؤیای منداڵیە کە شێبیە دنیایە زەلالە منداڵێک کە لە ڕەفاندنێکە ئەو دوێکە مامۆستا بەحسی مناڵێکی کرد کە ڕەفێندرا مناڵێک کە بێ هۆڤیەت کرا مناڵێک کە بێ شۆناس کرا مناڵێک کە نەیزانی بەرەو کوێ ئەڕواوە بەرەو کوێ بردیان مناڵێک کە لە دنیای مناڵی هاتە دەرەوە لە دنیای سادە و پڕ لە شادی و پڕ لە بێخیاڵی و پڕ لە شەهامەت و شوجاعەت و ئیبداع و خەلاقیەت هاتە دەرەوە تازە بووک و تازە زاوایەک کە هیچ تامێکیان نەکرد لە شەهرە عەسەل بە قەوڵە خۆتان بە قەوڵە ئێمە ماهە عەسەل لە تازە بووکی و تازە زاوایی لە میێوانی های دەورەیی ناوە خانەوادەکان و خێڵە خەزوورانە ئەم دیوە و دی و ژیانێک یەک بار لە زندگی ئینسانێک ئیمکانی هەست تەجروبە بکرێت تەمامی ئەو ژیانانەی وان نەکریان یان سەقەت کریان تەمامی ئەو چرکانەی وا ئەیتوانی لە ناوە هەر کامێکیانە زندگیەک بێتە دەرەوە بەردەوامیەک بدا بە زندگیەک و تەمامی ئەوانە نابود بوون بزانە من فرە پێم خۆش بوو کە کاک هادی بەشدار بێ کاک هادی نکاتێکی مهمی وت ئەمڕۆ لە گفتگۆیەکی کۆتاکە لەگەڵ منا کردی باسی ئەوەی کرد بۆ ئەکسەریەتی ئەم مەردەمی ئێمە هەڵەبجە لە 11 مانگە و دەست پێکە لە 16 تەواوەوی لە کاتێکە لە 16 تازە دەست پێەکە
تازە دەست پێکە و تا بە ئیمڕۆ بەردەوامە. مەسئلە لەگراوە نییە ئێمە فقط بگرین، مەسئلە ئەوەسە کە ئێمە بفەهمین ئەوەی وا ئیمڕۆ ئەگری لە بەرامبەرە ئەم دووربینە کە ناوی کامیل عەبدولقادرە لە وەبیرهێنانەوەی بیرەوەرەکانی خۆی کە ئیمکانی هەست لە توولی ڕۆژە بەعزی مەواقع فەرامۆشیان بکە مەگەر بڕواتە ناوی عوزڵەتێک و بێتە سوراغیان. چەند ئێمە وەفادار ماگین بە خۆمان، چەند وەفادار ماگین بە عەواتفمان، چەند خۆمان ئەناسینەوە وەکو ئەو مناڵە و وەکو ئەو مێر منداڵە و وەکو ئەو کوڕە و وەکو ئەو کوردە و وەکو ئەو ئینسانەی بەر لە 16 سێ. چەندێ خۆمان گۆڕیاکە، چەندێ ئەو دەقایقە لە زیندگیاوە زندگیمان نەکرد و بوو بە حەسرەت و فەوتیا و ڕووی. ئەمڕۆ گرەکمانە بە شتێکی تر قەرەبووی بکەینەوە، پڕی بکەینەوە. ئەگەر ماگین بەر لەش بەجەستە و زاهیرەن گەرەکمانە نەفەس بکێشین. من نازانم چەندێک لە ئێمە کە خەریکی نەفەس ئەکێشین بە شوێن ماناکردنەوەیەکی جەمعین بۆ ژیانمان، کۆمەڵین بۆ ژیانمان، تا بفەهمین بەرەو کوێ ئەڕۆین. من نازانم چەندێک لەم لافانەی کە لە ئینسانیەت و لە عاتفە و لە فرمێسک و لەوانە ئەیدەین واقعەن بۆ ئێمە قابلت دەرکە. بزانم من وەختی باسەکەم ئێژم بۆ دەقایقی زندگیەک نەفەوتیا بۆ ئێوە قابلە تەسەور نییە کە لەگرا فقط جسم لەبەین ناچێت، بەڵکو زندگیەک ناکرێ لەبەی نەچێت، بەڵکو دەقیقەیەک کە ئەخن کرێت. من نازانم ئەم تعبیرە چەندێک لە زەهنە ئێوە معنا پەیا بکات. ئەو چرکە ساتانەی کە ئەکوژرێت، ئەو ڕۆمانس و عشقەی کە ئەکوژرێت، ئەو ئەحساسی ئەمیقی شادی و بێخیاڵیەی کە ئەکوژرێت و ئیتر ناگەڕێت و سەرجێکەی خۆی بە هیچ سوورەتێک. جۆکە مامۆستا لە قسەکانیە کە گەیە لە ختەی ئاخر و من چاژم نەما نوکتەیەکی مهمی بەحس کرد. مردمێکی موسیبەت دیک، مردمێکی جینۆساید کریاک، مردمێکی دایک و باوک لە دەستچووی برا لە دەستچووی خۆشەویست لە دەستچووک، مردمێکی گیان و ماڵ لە ژێر تەهدید، مردمێک لە وەزعیەتێکی تعلیقی قانونیە، مردمێکی موسیبەت دیک کە حتا فرسەتی نەبوو دانیشێت بە دیارە مردووەکانە خۆی و بگریت ئەسپەردەیان کە فرسەتی نە و فکر بکاتەوە ئەها ئەکەویتە ناوی شەڕێ، ئەکەویتە ناوی سیمڕ نازانی لەکوێوە بۆ تێت، پەلاماریان داگی لێت ئەدەن. لە پڕێکا دەوڵەتە ئێرانی بە هەموو جۆرێک خەریکە خار و خەفیفیانەکە، ئەیان کا بە جاسووس، ئەیان کا بە خوفرۆش، ئەخباری یەکتری بکەن، فێری پوڵ بوون، کێبڕکەیەک لەمانەوەی فیزیکی بکەن بە هەر قیمەتێک. بۆیە مهمە ئەم داستانانە کامیل عەبدولقادر ئێژێتی. کاک هادی بەخێر بێتەوە. کاک کامل، تۆ کتێبێکی نەنووسریاگی نەک هەزار لاپەڕە ڕۆمانی تۆ تاریخێک زندگی نەکریاگی نەخوات زندگی عەزیزەکانت وا نەکریان، شلێر و شنۆ و کاکەت و تەواوی ئەو زندگیانەی کە نەکریان تۆ پڕی لە ناو پڕاوپڕی لەمانە. زانە کاکە کامل، بەعزێ مەواقع ئێمە لە ئەتمۆسفێرێکە لە جەوێکە دائەنیشین دەور و بەرمان
حماقەت بڵاو ئەوێت و ئێمە کەوینە ناوە حماقەت. تو ئینسانێکی هەر ئینسانی تەلاشیمانەوەی زندگی خۆیەکە هەروواکە لە لەختەیەکا کە ئەکەویتە ناوە نێوانە مەرگ و زندگیە مناڵە خۆت فڕە ئەدەی. من ئەتوانم دەرکەم ئینسانێ وەکو تۆ وەفرە کەسێکی هەڵەبجە لە لەحزەیەکا کە سوکاری خۆی فەرامۆشەکە بازێ ماوەکە، چون ئینسان نسیانکارە وەگەر فەرامۆشتەکە ناتوانێت زندگیکە واکەوێتە ژێر دیعایەی جەمعی بەرەبەرە خوی ئەگۆڕێ وەرێ وەختێک تەنیا ئەویت. ئام غوربەتەی ئوروپا هەست کە تۆ تەنیا بووی شتە قەشەنگێکە. ئەزانی بۆم من 21 ساڵە وامە تەبعی داخۆم. بزان لە نەمایشنامەکەی لە شانۆگەریەکەی شکسپێرە کە من ئەزانم ئێوە مامۆستان و ئینسانێکی دەست بە قەڵەمن و عەرەبیەکی باش ئەزانن، بۆ خۆتان زانن شکسپێر لە لووتکەی نەمایشنامە نوویسی ئوروپاس. لەوەی هەملەتە مامۆکەی لەحزەیە تەنیا ئەوێ لە بەرامبەر ئاوێنە خۆی و ئاوێنە. خۆی هەڵەگەڕێتەوە بە خۆی ئێژێ جنایەتکار، قاتڵ، ئینسان کوژ، خۆی بە خۆی ئێژێ و ناگەهان خۆی لە خۆی حەیرەت ئەکا و خۆی لە خۆی ئەترسێ، ئاوێنە ئەشکێنێ و دەرەچێ. کاکە لۆقمان، کاکە کامیل، بۆ کەسێکی وەکو تۆ کە شاید بێژم تا ئەم دەقیقە هاتکی شاهکارە کردگە، ماگی تۆ بە هەر دەلیلێ تەحمل ئەو زندگیە خەیلێ سەخت بوو. بەڵام لە واقعە ئەوەیش نوعی جینۆسایدە کە تۆ قوربانی بگری وەک زۆڕیکەی، قوربانی بگری و سواڵکەریکەی. تەوەجۆکەی من چێژم لە چه لەختەیەک و خەریکم دەسی بۆ ئەوە بزانە ئەم عوزڵەتەی ئوروپات فرە قەشەنگە، ئەم تەنیایی کە ئیستەوایەتە ئوروپا فرە قەشەنگە، مەجالێکە سەر لە نوێ شریتەکەی خۆت لێ بیتۆ تازە ئەفەهمی ئەبعادە ئەوانەی کە لێو دووە لە شانزەی سێوە بەدواوە لە ژێرە ناوە حیزب کوردی و کەسایەتی ڕووناکبیرە کوردی و موئەسسەساتە کوردی و نێودەوڵەتی و دەوڵەتە ئێرانی و تۆ ئیستە ئەزانی چیان بە تۆ کرد، تۆیان هاورد و گێڕاتیان و تۆ یەکە مەحسوڵە جنایەتە خۆیان بوویت. لە هەمان کاتە تۆ بوویت بە سمبولە نیشاندانە گەورەیە ئەوان. کاکە کامل، من ئەم قسان مەکرد تۆم جەنابەت ناڕەحەت بووین. تەشریف وە ئەزانم لە ئوروپا وەختت هەست ئاوێ بخۆڕۆ بە دیار ئێمەوە دانیشە شەکەتیە پشتت دەرکە کاکادی تەشریف تێرێ با زۆر دێر نەبێ لای ئەو دیسانەوە ئەگەڕێمەوە خزمەتت حتمەن ئیمشەو. باشە کاکە، مەمنونم. کاکاتی بەخێر بێ. من زاتم نییە پرسم خۆت معڕەفیکە، خۆت معڕەفی مەکە. کاکپێمەجیان دووبارە ئەم کاتتان باش، هیوادارم ئەم جاریان دەنگ باش بێ، هیوادارم قەتع نەبێتەوە جارێکی تر. من باسی ئەوەم کردوتم ئەم هەوڵی ئێوە گرنگە، هەوڵێکە کە دوورە لە ئەو تایپە لە ڕاگەیاندن و میدیای کوردی کە ڕووداوەکانی ئێمە هەڵە کوڵێنێ و یعنی یەک بە یەک مەرگەساتەکانی ئێمە وێرانەکە. یعنی عەجیبە ئینسان حەیرەت ئەکا ئەم کوڕە بۆ قەت ئەکەن نازانم. کاکاتی من ئێوە بە واتساپ ئەگرمەوە بێزەحمەت ئەگەر دەنگم ئەبیسن شمارەی واتساپەکەتان بەهەنێرن، من واتساپەکەم دائەنێم بۆتان تا بزانم ئەم جارە بۆ قەتەوێ.
کاکە گیان ئیجازە بدەن بزانم نەتوانم بە واتساپ کاکە وەرگرم ڕەخەمەکەی بسێنم. کێشەکەیش ئەمەسە کە من کێشەکە ئەمەسە کە ئێشەیەکێک بێتە سەر و تا دەنگە من لە زەعیفی دەربێ کاک دانا هەڵەبجەی ئەگەر بۆ جەنابەت مەغدورە نازانم بۆ کامتان مەغدورە کاک هادی ئومیدوارم ئیتر لەگرا قەت نەوێ فقط یەک دەقیقە من لە لایڤەکە کە ئەتانگرم دەنگەکەم زەعیفەوێ کز ئەوێ ئێشە یەکی بێرمە ناوی دیبەیتەکە کە بتوانێت دەنگەکەی تۆ بە زەلالی بەهێنێرم وەگەرنە مەجبورم دیبەیتەکە قەتکەم. کاک دانا ئێوە قسە مەکەن لەبەرەوەی دەنگەکەی من باش بوێت هیچ پێویست ناکایەوە لە جێگەیەکە دانیشن و قسە مەکەن من کاکادیم بە واتساپ وەرگرتگە ئەوە کاکادیە و ئەتوانێت فەرمایشاتە خۆی بکات. بەڵێ کاکادی فەرمون من دوو تەسویرەکەتان نەتوانن بوەسن. ئێوە قسە بکەن نەتوانن کامێرەکەتان داخەن بۆ خاترەوە من ێشێ نزیکی شێکەتان بکەم و مایکرۆفۆنەکەتان بکەم و تەسویرتان دەرناکەوێت دەریخەم. بەڵێ زۆر باشە دایخەم تەسویر. بەڵێ تەسویر داخەن. باش. ئێستا توانن خۆتان معرەفیکەن بە وردی و بە خەسی قسە بکەن چون هیچ مشکلێکمان نییە. زۆر باشە. بەڕێزان بگورن منم شەو بەڕاستی ئێوەمان و کرد چێ کاک پەیمان و چێ هاوڕێکانی کە زەحمەتە کێشن لەگەڵ ئەم دیبەیتانەیە و دووبارە جەنابی ختە و بینەر و گوێگرانەشم ئیزعاج کرد بەوەی کە دیارە من لێرە گرفتێکم هەبوو. بەڕێزان عەرزم کردن ئەم زنجیرە دیبەیتەی ئەم پیاوانە کە لەسەر کاک پەیمانی حەیدەری و هاوڕێکانی کە لەسەر کارەسات مەرگەساتی هەڵەبجەی کەن بە بڕای من کارێکی زۆر گرنگەکەن چونکە دوورە لەو تایپەی ڕاگەاندنی کوردی کە ڕوودا و کارەسات و مەرگەساتەکانی ئێمە هەمووی یەک بە یەک هەڵ ئەقڵێنێ و میدیاکان دابەش بوون بەسەر میدیای ئەحزاب و تەنانەت کەسێتی و بازرگانەکانە بۆ ئەوەی جۆرێک لە مجاملەی هەموو شار و هەموو با بڵین خەڵکی ناوچەکان بکەن جۆرێک لە مجاملەکەن و بەرنامەی سواوە هێنن کە ئیسمی ئەجگە لە دووبارەکردنەوە ساڵانە دووبارەیە بێتەوە. ئەم هەوڵێکی گرنگە من دەستخۆشی لە کاک پەیمان و برادرانەکەم کە جددی دائەنیشن ڕاستە کە ئەمان ڤیویان کەمە ئەمان لایک و کۆمنتیان کەمە بەڵام دوجار ئەمان خاوەنی یعنی بنە خاوەنی ئەرشیفێکی گرنگ بۆ ئەم ڕووداوانەی کوردستان هیوادارم بەردەوام. کاک پەیمان لە ڕاستیە ساڵانێکە تۆ قسەکەی قسەکانت هەمیشە پێداگری لەوە کەی چیرۆک و ڕەوایەت گرنگە بۆ مرۆڤ گرنگە بۆ ئەوەی کە مرۆڤ بیسەلمێنێ دۆزێکی هەیە بیسەلمێنێ قەزەیەکی گرنگی هەیە و بابەتێکی هەیە شەڕی لە پێناوەکەوە
دیفاعی لێکە لە ڕاستیە هەموو کوچە و کۆڵانێکی کوردستان بە گشتی و هەڵەبجە پڕێتی لە چیرۆک ئەو چیرۆکانەی کە هەمومانە تاسێنێ لە ڕاستیە دانیشتن بە دیار چیرۆکەکانی وەکو مامۆستا کامیل یعنی مرۆڤ والیەکای تر ڕاوەسیە یعنی ئەو فرمێسکانەی مامۆستا کامیلە بینی و گیری یەک بە یەک خێزانەکەی کاتەوە تێگەی کە لە هەموو کوچە و کۆڵانێکی ئەم شارە و دڵنیام لە ئەنفالی شاپڕێتی لەم مەرگە ساتە ناخۆشانە وە چیرۆک ئەم شارە پڕێتی لە چیرۆک هەر بیل مناسبە یەکەمین چیرۆکی کوردی کە مەسەلەی ویژدان یان چۆن بووم بە خانەدان ئەحمەد موختار جاف نووسیوێتی کە شاعیرێکی زۆر نازدار و شاعیرێکی زۆر بە هەڵوێست بووە ئەو ڕاستە کوڕی عوسمان پاشای جاف بووە و کوڕی پیاوێکی خانەدان بووە و قایمقامی ئەم شارە بووە بەڵام شەڕکەرێکی زۆر جدی بووە دژی ستەمکاری و دژی چەوسانەوە و دژی تەنانەت گەندەڵی یعنی لە سەرەتای سەدەی بیستەما بڕۆن سەیری شیعرەکانی کەن بزانن چۆن دژایەتی گەندەڵی و دژایەتی نادادیەکە و بە هەمان شێوە چیرۆکی مەسەلەی ویژدانیان چۆن بووم بە خانەدان ڕاوپڕە لە دەرخستنی دەردە کۆمەڵایەتیەکان و هەوڵدان بۆ چەقارەسەرکردنی من کاتەکە بەوە ناکوژم بەسەمەوێ بڵێم چیرۆک زۆر گرنگە و دەرخستنی ئەو چیرۆکانە ئەرکێکی گرنگە ئێوە وا دیارە لە ئەستۆتان گرتووە من دیبەیتەکانی ئێوە سەیرەکەم لە ڕاستیە پرسە دانیشتن بە دیار دیبەیتەکانەوە وەنە دوور و درێژە چ بگا بەوەی ئێوە بە ماندووبوونەوە خۆتان بەم جۆرە ناڕەحاتە جێبەجێیەکەن وەستا سەلام پیاوێکە لە هەڵەبجە پیاوێکی زۆر میهرەبان پیاوێکی نازدار بەداخەوە چیرۆکێکی هەیە لە کیمیابارانی هەڵەبجە کە چیرۆکەکەی زۆر بە ئازارترە لەوەی ئەو مناڵەی لە ناو هەڵەبجە شەهید بووایە و تیا بچوایە بە هەموو ناڕەحاتیە کە خۆمە و کاتە مناڵ بوو مەزانم چۆن دەربازمان بوو لە هەڵەبجە وەستا سەلام نازانم چەند مناڵێکێتی یا بەس ئەو مناڵە دەرەکات لە ئۆردوگا ئێمە ساڵی 1970 بەباشی بیرمە پاس ئەهات مینی و بوس ئەهات بۆ ئۆردوگاکان ئەیان بردین بۆ حەمام کاک هادی ببەخشە من نوکتەیەک بۆ بیرت بێنم و من ئەلبەتە بە ئەمانەتداری ناوە جنابتم هاورد گفتوگۆیەکمان بوو بەر لەم دیبێتەی کە سەبەیەکەوە ئەیکەین ئەوە بوو کە ئیشارەت بە دوو سێ نوکتەی مهم کرد وەوتت هەر کەسێک جۆرێک تەجروبەی کرد من پێم خۆشە لەوەوە دەست پێ بکەیت چون من ئەمەم باس کرد ئێستاوە هەر لەو لەختە وێسیان کاک کامیلم پێشم بە کاک کامیل کرد با لە زارە خۆتانە بیبیسین و بعد بڕۆناوە ئۆردوگا بەڵێ زۆر باشە وڵا ڕاستی هەر لە بابەتی چیرۆکا بوو جەنابتان کە لەبارەی دیبەیتەکەەوە من ینی دەستخۆشیم لە جەناب و کرد پێم وتی هەموو چین و توێژەکان بدوێنە چونکە هەر یەکێ و بە جۆرێک چووە ناو کیمیابارانەوە و هەر یەکێک لە تەمەنێکە لە سن و ساڵێکە تەجربەی کیمیابارانی کرد پیاوێکی دنیا دیدە بە جۆرێک کیمیابارانی بینی من بۆ خۆم کە لە ئەو نەچمەوە ناو ئەو تەفاسیلەی کە زۆرێک لە دۆستان لە سەعات 11 دەست پێکەن و ئەوانە بەس من پێم باشە باسی ئەوە بکەم کە ئەسڵەن ساڵی هەشتاکان بە کاملی بۆ منی مناڵ یعنی پڕی بوو لە ڕاکردن و پڕی بوو لە چوونە ژێرزەمین بڕوا بفەرمونون ساڵانی هەشتاکان زۆرێک لە شەوان ئێمە بەیانی کە ڕۆژە بووە لە ژێرزەمینی ماڵانە بووین هەڵساوین لەوێەوە چوین بۆ مەکتەب بۆیە یعنی بوو بە ڕۆتیناتی حیاتمان کە ئێمە لەناو ئەو ژێرزەمینانە ڕۆژکەینەوە و پڕی بوو لە ینی 8 ساڵەی شەڕی ئێران عێراق پڕی بوو لە بۆنی بارود لە دەنگی ناباڵم ئەزانی ئەمانەی کە جەنابەت ئەزانی ئەمانەی کە جەنابەت ئێژی نوکتەیەکی ترە خاتە بەرچاوە ئێمە من ببەخشە ئەو کەلامەی جەنابتم بڕی
ئەو زانم نا من خەڵکی کرماشانم بۆ خۆت ئەزانیت وە ئێمە تەجروبەی ئەوەمان کرد کە لێو دووە ئارتەشە عێراق خەڵکیشی ئەکوتا ئەوائل نەیەکوتا ئەوایی لەیدا لە پالایشگای نەفت بوو ئەیدا لە معسکەرەکان و بەڵام لێم دووە یانێ وایری هاتبوو کە سوکاری ئێمە ڕووینە سەر و تەماشای هەواپەیماکانمانە کرد من مناڵ بووم لەبیرم تێمان ژمارد تەرکەشەکان کە هاکەوتنە سەربانەکانمانە و دیار بوو بەڵام لێو دوا دەستی کرد بە لێدانە ماڵەکان وەلی دەوڵەتە ئێران ئەدعای ئەکرد نەیداگەنە شارەکان تۆجۆکە ئێمە نەمانەزانی ڕەوایەتی شەڕ بۆ ئێمە یەکتەرەفە بوو من لێم دووە لەگرا زانیم کە دەوڵەتە ئێران ئەلا ڕەخمە ئەوەی کە بەحسە ئینقلابیگەری و ئیسلامی بازی دەرهاورگە بە لێشا و ئەسیری عێراقی کوشتگە دەرکەوت لەگرا دەرکەوت کە ئەوانیانوت ئەسیری هەن نەکوشتگە ئێستا دەرکەوت بۆ ئێمە کە ئێوە لە ژێرە تۆپبارانە دەوڵەتە ئێرانە بووگن شارەکانی کوتاگە مردمی کوشتگە یعنی فرێک لەو خەڵکی هەڵەبجە کە ڕووینە ئستەقباڵە پازدار کە سوکاریشان بە تۆپە پازدار کوژریا بوو تەوەجۆکەن بەڵێ فەرموو دامە بن وڵا جا قوربان من و ڕاکێشا بۆ ناو ئەوەی بڵێم لە شارۆچکەی سیروان یعنی بۆ ئەوەی بزانی کە حکوومەتی ئێرانی و دڵنیام عێراقیش لەم دیوە یعنی بەداخەوە لە هەردوو لاتوانم بڵێم زۆرینەی کورد بوو کە بووین بە کەرەستەی جای ژێر پێی ئەو دوو دەعبایەی کە ئێمەیانە پلیشاندەوە بەرحاڵ لە شارۆچکەی سیروان نزیکەی 250 بەرەو سەر ژن و منداڵ و سڤیل لە ناو یەک مەکتەبە کە پەنایان بردبوو بۆ ئەو مەکتەبە خانوەکانی خۆیان زۆر بەیان گەڵ بوو ئەو مەکتەبە بەحساب لە چیمەنتۆ و لە بەردە بە تۆپبارانی ئێران 250 بەرەو سەر کەس هەرگا سووتان و بوو بە کارەساتێکی مرۆیی زۆر گەورە ئەمە ساڵی 86 بوو 87 بوو ڕوویدا پێشکی مێبارانی هەڵەبجە بوو بەڵام بەڕاستی چیرۆک ئەوەنە زۆرە ئەم چیرۆکە گەورە کە 250 نەفەر بسووتێ ببێ بە سووتماک لە ناو مەکتەبێکە ئێستا چیرۆکە گەورەکانی وەکو کیمیاباران و وەکو ئەنفال قوتیاوە کەسەر نایبیسێ جینا چیرۆکی زۆر هەیە لەوەی کە لەژێر تۆپباران و قەسفی ئێرانە خەڵکی سبیل تیاچوو وەنجا بۆیە ساڵی هەشتاکان سیخناغ بوو بۆ حاڵەتە بۆ ئێمەمانان بۆیە یعنی لە ڕووداوی هەڵەبجەشا لە دەی مانگ بەدواوە هەست بە هینێکە کرا هەست بە جۆرێک لە منێکی مناڵ کە یعنی بەم جۆرە داخڵی ناو ئەو ڕووداوە بووم هەستمە کرد ڕۆژانی دوای دەی مانگ خەڵک هەموویڵە چواردە من نازانم ئەوەنەی لە زیهنی منایە کێ من هەڵەبم بەڵام ئەوەنەی لە زیهنی منایە لە دوای دەی مانگ بەدواوە ڕۆژانی نائاسایی لە هەڵەبجە بەڕێکدا مەسەلەن تەقوتۆق زۆر بوو خەڵک بە یەک جار واقیان وڕما بوو هەستیان بە ڕووداوێکە کرد ئەمە بۆ خۆی نامەوێت قسەی خەڵک دووبارەکەمەوە بەڵام دڵنیام بۆ منی مناڵێک ڕووداوەکان جۆرێکەکەوێتەوە بۆ پیاوێکی دنیا دیدە وا قوڕماوتر کە ڕووکاستر ناڕەحاتر چونکە ئەو تەجربەی هەبوو کە شۆڕشی ئەیلول بە چ دەردێکی بردن و دواتریش چۆن کڵاوی کردە سەر ئەو خەڵکەوە هەستیانە کرد ئێمە جارێکی تر ئەبینەوە بەس بەڵام بێنە بەرچاوی خۆت ئەبێ گەنجێکی عاش یان دڵگەرمی شۆڕژێر چه حاڵێکی هەبوو بێت ژنێک کادیرێکی ڕێخستن فەرمانبەرێک تازە زاوایەک وەکو لە دیبەیتەکە خۆت ئاماژەت بێ بە هەر حاڵ بە هەر کەسێ بۆ خۆی تەجربەیەکی ئەم تەجربە ئەکرێ هەمومان چیرۆک بە چیرۆک بیژێڕینەوە ئارشیفیکێن و کۆم هەوڵەی ئێوە دەستان داوەتێت ئەمە ئەبێتە کارێکی گرنگ من دڵبیان بەس ئەوەی کە من ئەمەوێ ئیشارەی پێ بکەم هەموو هاوڕێیان تاکید لەوە کەنەوە کە خەڵکی هەڵەبجە هەستیانە کرد ڕووداوی گەورە ئەخولقێەوە هێزە سیاسەکانی ئەمە عەجەبە هەستیان نەکرد بێت کە دڵنیاین هەستیان کردووە بەس بێباک بوون لەوەی کە ئەو ڕووداوە بەرەوکوێ ڕواگەرکارە ساتێکی مرۆیی گەورەش
ڕوو بدا مەرگی بە کۆمەڵ ڕوو بدا بۆ ئەوان باشترە ئەیانەوێت لە تەنیشت ئەو ڕووداوە کۆمەڵە دەستکەوت بچنەوە کە ئێستا چنیویانەتەوە و لە بەرچاومانە بەڕێزان بە دوو بەڵگە خەڵکی هەڵەبجە هەستیانە کرد کە ئەم جاریان کیمیاوی ئەدرێ لە هەڵەبجە لیلی یەکەمیان کەمتر لە ساڵێک لەوە بەر لە 1970 خەڵکی هەڵەبجە تا نزیک بە عربەت ڕاپەڕین یعنی هەڵەبجە خورماڵ سیروان هەورامان بە گشتی سەید سادق خەڵکی ئەزانن تا دەوروبەری نزیکی عربەتیش ئازاد کرا یعنی پێشمەرگە بە تایبەتی پێشمەرگەی یەکێتی و سۆشیالیست و بزوتنەوەی ئیسلامی لە ساڵی 1970 جۆرێک لە ڕاپەڕینیان لەو کاتەیە من بناڵ حەو ساڵان زۆر بە باشی بیرمە کە سوکارم پەنجەرەکانیان بە پەڕۆ بە بەتانی تەڕیانە کرد و پەنجەرەکانیان نەگرت ئەمان و هۆکار چییە ئەیانوت ئاخر کیمیاوی حکومەتی عێراق کیمیاویمان لێ من پرسیارێک بکەم کاکە پرسیارێک بکەم ئەی خەڵکەکە بۆ دەرنەچوو بۆ خەڵکەکە دەرنەچوو بزانن نکتەیەکی مەسەر ئەوە من بەڵێ فەرموو ئەدامە بدەن ببوورە ئێمە سەر ئەوە بەڵام ئەمەی باسی یەکەم 1970 بوو کە بەداخەوە ئەگەر ناویشی ئەنفال نەبوو بێ ئەنفال ناوزەت بوو بۆ عملیەیەکی بە کۆمەڵ کوشتن بە عملیەیەکی خەڵک زیندە بەچاڵکردن لە ڕاستیە دوای ئەو ڕووداوە بۆ ڕۆژی داهاتوو هەرچی برینداری ئەو ڕووداوەی هەڵەبجە بوو هین کران یعنی زیندە بەچاڵ کران و تقریبا گومناویش کران ئەوە تا ئێستا بە جۆرە لە جۆرەکان کەس ناوی بۆ بەڵگەی دووەمیش کە هاوڕێیان هەمویان باسییان کرد یەک دقیقە ببەخشە کاک دانای هەڵەبجەی خڕەخڕ تێ لوتفەن دەست خۆش بێ ئەگەر ئەتوانی بە پایە گیری بدەیت کە تەسویرەکەی کاک هادی دیار بێ لەگەڵ دەنگەکە مۆبایلەکەت ئەتوانی بە پایە بگرە ئەگەر ناتوانی ببەخشە چوون لەگرا من خڕەخڕ هەست پێ کەمێشی خەڵکیش هەست بەو خڕەخڕە بکات چون کاک دانا محاولەیە کە تەسویرە ئێوە بخاتە قەی لایڤەکەی خۆی نانا ئێوە نە عەزیزم کاک منزورم ئێوە نیە منزورم کاک داناز ئاخر من کە دیبەیتەکە ئەکەمەوە کەسێک بەشدار ئەبێت کە ئەڕواتە دەرەوە دەنگم کز ئەوێ بۆ ئەوەی کە دەنگی ئێوەم بگرتایە بەباشی کاکدانا هەڵەبجەی زەحمەتی کێشاگە و هاتگە بەشدار بووگە ئایدیەکەی ئەوە بەڵام دەنگە ئێوەس ئیستا کاکدانا زەحمەتی کێشا بە لەپتاپەکەی عکسی ئێوەی دانیاگە کە عکسەکە لەسەر دەنگەکە دیار بێت کە کێ خەریکە قساکە بەڵێ فەرموون دەستی کاکدانا خۆش بێت دەست خۆش بێ کاکدانا دەنگەکە نەما خڕەکە نەما هەرواتەکانی مەدەن فەرموو کاکە سپاس بۆ کاکدانا ئەم شەو ئازێتی دەین جا بەڕێزان بەڵگەی دووەمەوە بووکە و بەڕێزانە هەمویان باسییان کرد حکوومەتی ئێرانی لەگەڵ خۆیان ماسکی هێنابوو حکوومەتی ئێرانی لەگەڵ خۆیان دەرزی کیمیایی هێنابوو پرسیارێکت کرد بۆچی دەرنەچوون لە ڕاستیە کاک دانا ئەم دیبەیتانە بۆ ئەرشیفە من ئەمەوێت لەوەی بیستومە خۆم یعنی شاهیدی بم بەشی یەکەمی لە ڕاستیە ئەم گەندەڵیەی کە ئێستا هەیە ئەو کاتەش گەندەڵیان لە معلوماتە کرد ئەوەی کە خزمێ ناسراوێکی هەبوو بێ و یعنی لە ڕێخستنا بوو بێ بە جۆرێ لە جۆرەکانی حیزبە سیاسیەکان پیانەوتن وەڵی دەرچن حکوومەتی عێراقی کیمیاوی ئەیە لە هەڵەبجە بۆیە من باوکم کە کاتی خۆی لە بەرەی جەلالی بووە لە شەستەکانە جۆرێک لە ناسیاوی و علاقەتێکی ئۆرگانیکی لەگەڵ کۆمەڵێ دۆستی خۆیان مابوو دەوروبەری 14 مانگ یا 13 مانگ بوو من عەرزم کردن کە لە دوای دەی مانگەوە هەستم بە تەوەتورە کرد لە هەڵەبجە سیارەیەک هات ئێمە بەرێت بۆ سلێمانی بەڵام بەڕاستی خزمەکانمان ئەیانوت بە باوکم دیسان
دیعایە و درۆی ڕێخستنەکانە بۆیە بڕوایان پێ نەکرد و باوکشم لە ڕاستیە هەم شەهامەتی نوان خزمەکانی جێنێڵێ هەم خزمەکانیشمان خەڵکی باش بوون لە ڕاستیە دڵی نەهاتجیان بێڵێ بۆیە ئێمە نەچوبینە دەرەوە بەڵام ڕۆژی شانزەی مان کە خەڵک یانی یا پانزەی مان خەڵک ویست بێتی بڕوا و نەهێڵرێ دیارە ئەوە من ئەوەنە گەورە نەبووم تا بەمە بزانم بەس ئەم حیوارە خۆم گوێم لێەوە بوو سیارەش هات و وەستا لەبەر دەرگاکەمانە باوکم نەڕۆشت بەس گوایە پانزەی مانگیان هێشت بێ بڕۆن بڕواکەم بەڵام من بۆ خۆم ئەو حاڵەتەم نەبینیوە وەکو خۆم کە بەشدار بووم تایە بەڵام من ئەمەوێت لێرەوە شتێک بڵێم کاک پەیمان لە ڕاستیە تەجربەی هەڵەبجە تەجربەیەکی فاشیلی هێزە کوردیەکان بوو کە بەداخەوە ئەبوو بە جوانترین شێوە ئیدارەیان باە من وەکو ئێوە نیشانەی پرسیاری گەورە ناخەمە سەر با بڵین هەوڵەکانی بەرەی کوردستانی ئەوسا بۆ ئازادکردنی هەڵەبجە بەوەی کە ویست بێتیان موامەرەیەکی گەورە دروست بوو بێ و ئەوان بەشداری تیان بکەینەوە گریمان ئەو مۆزوعی جەنابیشتان هێڵێن وانیە هەڵێم گریمان وانیە بەڵام لە مانگی 1986 بەرەی کوردستانی پێک ئەهێنرێ لە نێوان هێزە سیاسیەکانی کوردستانی عێراقا و کاتەی ئەوانەی وجودیان هەبوو ئیتر ئەوە ناکە ئێسەیەکی دووسێ حیزبیان لێجیابووەتەوە ئەوەی کە وجودی هەبوو و کاتە پارتیە یەکێتیە سۆشیالیستە شیوعیە پاسۆکە و بزوتنەوەی ئیسلامیش ناچێتە ناوبەری کوردستانیوە بە بیانووی کوفر و ئیمان ناچێتە ناویوە بەڵام دوجار وجودیشی هەیە لەسەر ساحەکە ئەمەی کە ناوی بەرەی کوردستانیە لە ساڵ لە کۆتایی 86 پێک ئەهێنرێ لە ڕاستیە ئەوەی تەجربەی یەکەمێتی و ئیدارەی ئەدا بریتیە لە ئازادکردنی شاری هەڵەبجە یعنی ئەگەر بڕیارە ئەوان ئەیانەوێت تەجربەیەکی گرنگ لە دەستە جەمعی حیزبایەتی پێک بێنن کە ئەویشەوەیە ئیدارەی شاری هەڵەبجە بن دوای ئەوەی ئازادکرا بە قەولی حامی حاجی غالی کە لە دیکۆمنتاریەکی NRTیا باسی ئەوە کە ئەڵێ بڕیار بوو کە هەڵەبجە ئازاد کرات تەسلیمی ئێمەی بکەن بەڵام بەداخەوە ئێمە تەسلیمی ئەوان بووین چونکە نەمانتوانی ئیدارەی بن ئەمە بە بڕای من موامەرە بوو بێ و موامەرە نەبوو بێ ئەمان حەزیان کرد بێ خەڵکێکی زۆر بە کۆمەڵ بکوژرێن بۆ ئەوەی پرۆسەکانی ئەوان بچێتە پێشەوە و بۆ ئەوەی زەخت لەسەر سەرکردایەتی ئەمانە لاچێوەکو ئەو شتانەی بەربڵاوە گریمان هیچیش لەوانە نییە گریمان فول ئازاد کراوە و بڕیار بوو دوایەوەی ئێران ئازادی کرد تەسلیمی ئەمانی بکە ێ باشە حامی حاجی غالی خۆیڵێت تەسلیممان کرا بەڵام لە ڕاستیە نەمانتوانی ئیدارەی بین نەمانزانی بەو جۆرەی لێیە یعنی ئەمە خۆی بۆ خۆی مەرگەساتێکی زۆر گەورەیە بە 5-6 حیزبی گەورەی ئەو ساوە نەتوانن قەزایەک کە پێش کیمیاوەکە هەڵەبجە نزیکەی 7,000 کەسی تیا بووە بە 5 حیزبی کوردستانی 6 حیزبی کوردستانی نەتوانن ئیدارەی شارێکی بچووکی وەکو هەڵەبجە بن کە 7,000 کەسی تیا بووە ئەمە بۆ خۆی کارەساتێکی زۆر زۆر گەورەیە بڕوا بکەن بەدڵ بۆ خۆم بەزەیم بە خەڵکی شنۆیایەتەوە کە دوێنێ کۆمەڵێ پێشمەرگەی دیموکرات لەوێ بینراوە یعنی ڕۆشتون لە شارەکە ئەرزێکیان کردووە و گەڕاونەتەوە ئیتر زۆر بە گرنگکێزانن باشە شارەکەیان بەرەدەست بزانە چۆنەی بن بەڕێوە کاکە هادی ئەوە بەردە حزبی دموکرات خەریکە جەولانەدا بە دەستورە سپای پاسداران بەریدە ئەمڕۆیش دایکی دانەیەک کوژیاگە کۆمەڵە چووگەسە سەر جێگەکە وا جنازەی کوڕەکەی کەوتگە دوو دەسماڵە هەڵپەڕیگە و BBC فارسی بڵاوی کردگەسە و دەوڵەتە ئێرانی خۆی ئەگۆڕێت خەریکە وجود ئەدا بە ئەم بێوجودانە ئەوە من نەمگەرە کە بە حورمەتە دادگای هەڵەبجە بڕۆمە سەر ئەم بێوجودانە وەلێ ئەمە کارە سپای پاسدارانە لە ئایندەی شاد دەرەکەوێت و ئەمما بابێ مەسەرە فەرمایشەکانە جەنابەت سوالە گەورە ئەمەسە
ئەمانە بۆ لە سەرەتای شەڕا بەرەی کوردستانی دروست ناکەن لە ئاخرە شەڕا دروستی ئەەکەن. ئەمە یەک نقطەی ئشتراکە ئەمانە بۆ تەشکیلدانە بەرەی کوردستانی چییە؟ چی ئەمانەی جەم کردگە؟ چەندین کۆنفرانسە ئەمانە ئێشێ زەبت کریاوێت کە ئەمانە دانیشتگن، قسەیان کردگە، خاڵی هاوبەشیان هەڵبژاردگە، تەقسیمە نیرویان کردگە، هێزەکەیان بردگەسە ژێری یەک فەرماندەهی. بزانە ئێمە مناڵە نیین دنیامان چاو پێکەوتگە، ئێمە ئەزانین کارکردە حیزب چۆنە. تماشا کاکی برا، تۆ ناتوانی حیزبێکت بوێت بێ بڕیاری کۆنگرەی حیزب حرەکەتێ بکەی کە تەسویب نەوێ و لە جزء مسەوەبەی کۆنگرەی توان نەبوو بێت. یعنی تۆ ئەگەر گەرەکتە حرەکەتێکی گەورە بکەی بە ناوە حیزب، ئێشێ بڕۆی لە ناوە کۆنگرەیەکی سەریع بگری کە بتوانی جزء مسەوەباتە کۆنگرەت بێریتی لێو دوا دەسە کۆمیتە مەرکەزی و سەرکردایەتی ئازاد بکەی کە ئەم کارە بکە. ئیستا ئەمانە کۆنگرەکانیان نییە کە نیشانی بدەن، کۆنفرانسەکانیان نییە کە دانیشتگن. عەزیزم، حزب دموکراتە کوردستانە ئێران لە یەک جگێ بوو گەسۆ و ئەمە 10 ساڵە خەڵکی ئەنێتە سەر کار، ئێژێ یەک ئەگرن یەک بەرەدەن، یەک ئەگرن یەک بەرەدەن. تەوەجۆ ئەەکەی بە هەروەها کۆمەڵەکان بینە سەر ئەم نقطە کە ئەمانە ئوسوولەن ئەم بەرەیە کوردستانیە کێ پێی تەشکیل لاگەن، چۆن بەم پەلە پێیان تەشکیل دریا و هاتنە ناو حەڵەبجە. من نکتەیەکی مهمە، چون جنابەت ئینسانێکی فەهمیدەی و مردمیش خەریکن گوێ ئەدەن، مهمە کە ئێمە بزانین ئەمانە کێ بەرەی پێ تەشکیل لاگەن. من جواب ئەدەم و من لەلایەن خۆم و جواب ئەدەم و خەڵکی ببیسێت. ئەمە فقط یەک ڕێگەی هەست، ڕێگەکەیشی ئەوەسە ئەرباب گەورە. ئەرباب یعنی ڕەب، جەمعی ڕەبە، یعنی ئەرباب گەورەیان یەکێکە و ئەمانە ئیرادەیەکیان لە خۆیان نییە. ئەرباب دەستورەدا تێکەڵ ئەون، ئەرباب دەستورەدا تێکەڵ ناون و ئەرباب دەوڵەتە ئێرانی و سەرەوەی ئەوانە دەوڵەتە ئەمریکاییە. ئەل لەگرا ئەمانە ئوسوولە نیرویەکیان نییە کە گەرەکیان وێت تا دەواازەی حەڵەبجە بێن، بەڵام ڕۆڵیان ئەمەسە بێنە ناوە شارە حەڵەبجە و ئیتمینانە مردم جەلب بکەن. ئەمە نکتەیەکی ترن. ئەمە نکتەیەکی تر ئەمەسە سوعالێکەکەم لەبەرەوەی تەحلیلەکەی جنابەت جێبخوا. کاک هادی، جنابەت بە چاوە خۆت دیکتە ئەم هێزە بەرەی کوردستانیە بە قەوڵە شەوکەتە حاجی مشیر 500 نەفەروگە کە ئێمە ێژین 300 نەفەر درۆەکە. تۆ دیت لەم 300 نەفەرە حەدەئەقەل 50یان بە شیمیایی بمرێت، مەگەر نەناوی شارە نەبوون. 50 نەفەر پێشمەرگەی شیمیایی دریاگیان هەز مردوێت. وڵی کاک پەیمان، هەڵبەت من لە ڕۆژی شیمیاوەکە وەجبەیەک پێشمەرگەی خزمی خۆمان هاتنە کۆڵانی خۆمان و لەوێ لەگەڵ خزمانە دەست لەملان و ئاوێزانی یەک بوون و هەواڵپرسین و وەکو بە قەولی کوردەواری خۆش و چۆنیمان کردوەوانە. بەلامانە خۆش بوو پێشمەرگە هاتوونە بینیمانن و بەس پاسدار نییەوە پێشمەرگە شەوەوانە. ئەو دوو پێشمەرگەی کە ڕەنگە ئێسە مناڵی یەکێکیان لەم لایڤا بێ کە شەهید حاجی عەلی بوو، پیاوێکی زۆر کەشخە و جوان، پێشمەرگەی یەکێتی بوو، ئەو ڕۆژە شەهید بوو لەگەڵ هەمەی برایە کە تەنانەت دەرزی کیمیاوەکەشیان پێ بوو، بەس نازانم بەکاریان نەهێناوە نەیانزانیوە چی بوو، بەس بەهەرحاڵ شەهید بوو بوون. من لە 50 نەفەر دڵنیانیم نەوەڵا بڕوا ناکەم لە هەموو هێزە کوردیەکان 50 نەفەریان لێ شەهید بوو بێ، بەس من بە ئەفوەن ئەگەر جوملەی کەونەما بێ لە پرسیارەکە، من ئەمەوێ بڵێم لەسەر تەشکیلدانی بەرەی کوردستانی و لەسەر ڕووداوەکە کە ڕوویدا، من هەستەکەم کاک پەیمان بە ئێسەشەوە ئێمە یاریزان نین. ئێمە لە ناو ساحەکە یاریزانی سەرەکی نین لەگەڵ تەرەفێکا یاری بکەین. ئێمە تۆپین، ڕێزم هەیە، تۆپین، بازیچەین، ئێمە یاریمان ئەڵبەتە ئێمە نا ببەخشە کاک هادی بە ئەمە دروستکەم. ئێمە نا، ئێمە ئێستا مەسەڵەن ئێمەین و ئیرادەمان کردووە دادگاه دروستکەین بۆ حەڵەبجە. ئیرادەمان کردووە ئێمە کێین، ئێمە مردمین. ئەوەی بەناوی ئێمەوە قسە ئەکا، ئەوەی خۆی ئەکا بە نوێنەرە ئێمە بەچی
بە دەستگای حیزبی بەوەی کە ناوە کورد ئەنێتە قەی خۆی بعد تێت بە ناوی ئەم کووردە بە چەک و ئەسڵحەوە یا مەجبورمانەکە گیانی پێ بدەین یا مەجبورمانەکە ماڵی پێ بدەین. بزانە بە من نکتەیەکی تر پشتڕاست بکەمەوە. من نکۆڵی لەوە ناکەم بابزانی کاکە هادی، من خانەوادەی خۆم مامۆ ئامۆزام خاڵۆم ئامۆزازام پێشمەرگە بووگن پێشمەرگەی کۆمەڵ و دموکرات بووگن کردوا پێ وە قەومی تریشمان لە ناو یەکێتی و پارتیشا بووگن. بزانە من نایژم ئەمانە گشتیان خاسووگن وەلی متمەئینم بڕێکیان ئینسانهای خاسێک وگن. من متمەئینم ئەمانە نە بڕیاروە دەسووگن نە حاڵیان بووگە چ اتفاقی خەریکە ئەکەوێت دوای 5 مانگ 6 مانگ ساڵێ 2 ساڵ کە تێگەیگن کوژیاگن دەرنەچووگن. ئێستا یا خۆیان دەستیان پیاچووگە و ئێجێ سوار بوونم ئەیبێک و داوەزینم هزار ئەیب خۆیان خسکەسە ناوی شەڕێکە نەگەڕێنەوە یا لە پشت لیان داگن کوشتنیان. من دەکۆڵی لەوە ناکەم کە ئیمکانی هەست لە ناوی ئەم 300 نەفەر پێشمەرگەی بەرەی کوردستانیە 30 نەفەر پیای خاسیشیان تیا بوو بێت. یعنی وەلی خۆ پیای خاص بە چه معنە؟ نەوەی کە دەرکە عەمیقە سیاسی بووێت نە ئەوەی کە واقعەن لە کوردایەتی تێگەیوێت بەڵام پیاکی جوامێروگە. یعنی ئینسانێک وگەکە وەکو ئینسانێکی عادی کوردی نەجزووگە نەجێردەوگە نەخائینوگە کوردیشی خۆشگەرەک بووگە سەرزەمینیشی خۆشگەرەک بووگە بەڵام هیچ کام لەمانەی ئەمیق و فەلسەفیەن تێنەگەیگە. من ئەمە ئەفەحمم ها. ئێمە وەختی قسە ئەکەین کاک هادی قسە لە بڕیار ئەکەین بوروکراسیە حزبی ئەکەین یعنی کە تۆ ئیژی من بەرەم دروست کردگە یعنی ساختارێک دەست ئەم ساختارە بە فەرمان کار ئەکا فەرماندەهی هەست هێرامی هەست بەرەو خوار و فەرمانی سادر ئەکرێ بڕیاری ئەدری و کەس ناتوانێت عودول لەمە بکە. با ئێمە کاکە هادی ئێمە فێر بووگین ئەمانە لە گەڵوگوشایی خۆیانە نییە نۆکەرن دائیمەن ئێمە بێ تاریفکردنەوە ئەهێڵنەوە تۆجۆ ئەەکەین. یعنی ئێوە ئێستا نکتەیەکی مهمتانوت وتان کاکە لە معلوماتی شا گەندەڵی هەبوو ئێمە دوێکە لە بەڕەسیکردنا بەم نەتیجە گەین کوردێک کە نەزانێت دۆست و دوژمن کێس نەتیجەکەی ئەبێ بە هەڵەبجە ئەبێ بە هەڵە تا ئەم دقیقە وەختی ئێمە نازانین بزانێمە 40 ساڵی تر ئاوە ڕەدەین و تەماشاکەین بووگین بە تایلەند تەواو کاولین حەجمان نەما هیچ کێ وای پێمان کرد لەبەرەوەی تەشخیصمان نەدا کێ دۆسە کێ دوژمنە. ئێمە فکرەکەین هەر کەسێ شەرواڵە کوردی ئەکاتە پێی وە زوانێ قسە ئەکا کە پێی ئێژین زوانە کوردی برای باوکمانە دۆستمانە. بۆیە مەسەڵەن ئێستا جەنابەت کە قسەت کرد وتت ئێمە من مەجبور بووم فەرمایشاتە جەنابەت بۆ ڕمبێژم کاکەگیان ئەمانە خۆیان بە خۆیان ئێژن نوێنەرە کورد خۆیان نوێنە تەراش. بەڵێ کاک پەیمانجان من ئەمەوێت ئەوە بڵێم لە دنیای سیاسەتە تۆ ئەوەی لەسەر سەحنەکەیە نوێنەرایەتی تۆکە بەداخەوە منیش هەرەوەڵێم کە ئەوەی لەسەر سەحنەکەی و نوێنەرایەتی ئەمەکە ئەوەیە کە ساڵی 86 هەمویان گوڕەخۆنەوە بەرەی کوردستانی دروستەکەن ساڵی 88 ئەڵێن هەڵەبجە ئازادەکەین شارێکی کەمتر لە 100,000 نەفەریان پێ ناڕوا بڕێ ئەمە یعنی بۆ خۆی کارەساتێکی زۆر گەورەیە. لە کاتێکان ئەو شوان مستەفا لە کتێوەکەی خۆیان ئێژێت شەوکەتە حاجی مشید بیری کردبووە لە ئازادکردنە هەڵەبجە فرە بیری کردووە بۆ دەمێک بوو ئەو تەرحی ئەوەی کردبوو بعد خۆشی ئێژێ پێش لە ئەنفالەکان فکرمان کردبوو کە جێگەی ئازادکەن یەکیان هەڵەبجەوێت. بزانە تۆختیان قسانە ئەەکەی ئێژی کاورا باسی خەوخیاڵ و قەمچان و چوزانم خلماتانەکە کاکە تۆ ڕەهبەرە سیاسی وگی تۆ چۆن پلانە بەڕەسی نەکردگە چۆن پلانت نییە نەقشەت نییە چۆن نەقشەی ئیدارەکردنت نییە تۆ ئیشی بزانی توێژە ئەو جاش دروستە یعنی ئێوە ئیستا برەخەرە من ئەمەوێ لەسەر ئەوەی کاکنەوشیروان ڕاستیەکەی قسەیەتری شکەم کە ئێوە نەتان کرد. باڵێ فەرموون. هەڵبەت من لە شەوانی کە گوێم لە جەنابتان گر دەستان خۆش بێ ئیتر بە تەعبیری خۆتان بە ئەدەبیاتی خۆتان قسەی خۆتان لەسەری کرد بەڵام کاکنەوشیروان لە کۆتایی کتێبەکەیە ئەنی ئەو کتێبە زنجیرەیە کتێبە لە ڕاستیا کە ئەویش بە ناوی دیوی ناوەوەی ڕووداوەکانی کوردستانی عێراق هەڵبەت لە دوای 75 دەست پێکە تاوەکو وەفاتیشی کرد هەر زنجیرەیە ئەو بەشەیان کە باسی هەڵەبجەیتیایە خولانەوە لە ناو باس دەکات. طبعا لە کۆتایی ئەو کتێبەیە ئەڵێ
لەسەر هەڵەبجە و کارەساتەکانی تر ئێمەیان تاوانبار کرد بەوەی گوایە ئێمە خۆپەرست بووین، گوایە ئێمە ویستمانە خۆمان دەرباسکەین و یعنی ئەگەر تعبیرەکە خۆی نەڵێم گلەیەکە ئەڵێ بەڵام بەڕاستی لە تەمان ساڵی 99 ئەمەی نووسیوە ئەڵێ ساڵی 99 چاپ کراوەی تر لەوە چێ لە نەوەدەکانە نووسیبێتی ئەڵێ لە خەڵکی جەزائیر کە بە 1 ملیۆن شەهید ناسراوە وڵاتەکە خاوەنی 1 ملیۆن شەهید ئەڵێ ملیۆنێ شەهید یانیا بەڵام خەڵک یەخی شۆڕش گێڕەکانی نەگر بڵێ بۆچی ئەم هەموو خەڵکەکانیا بە شتا ئەڵێ فەلەستین بەرەی ڕزگاری خوازی فەلەستین لە ساڵی 46ەوە وردە وردە بستەخاکە دۆڕێنێ وردە وردە ماڵوێرانیشی بۆ وڵاتەیە ناوە کەسیش یەخەی نەگرتوون تقریبا ئاوا کۆمەڵێک پاساوەیەنێتەوە من ئەڵێم کاک نەوشیروان گریمان ئەوەی جەزائیر و ئەوەی فەلەستینیش کە ئێستا هەمویان هاتوونەتە قسە و بەدوای بەرەی ڕزگاری خوازی فەلەستینە حەماسیش دروست بوو خەڵک تفی کرد لە بەرەی ڕزگاری خوازی فەلەستین کە فاشی لەو ناتوانێ ئوموراتی وڵاتەکان بەرێتە پێشەوە گریمان هێشتر ئەوانەش ڕووی نەیاوە و بەس ئێمەی کورد گلەی یەکەین کەس گلەی ناکە یاک نەوشیروان نەتیجەی ئەم هەوڵ و مانوو بوونە نەتیجەی ئەم شەهید بوونە هیچ نەتیجەیەکی نەبوو نەتیجەی ئەم ماڵوێرانیە وای لێ هاتووە خەڵک یعنی سەرکردە سیاسیەکانی ئێمە پێشبڕکێیانە کامیان توانی بێتی تکتی تیارەیەک بۆ بەرکەوتوێکی چەکی کیمیاوی ببڕێ لە کاتێکا ئەبوو ئێمە پەنجەمان بکردایە بە چاوی حکوومەتی عێراقیە و بە چاوی حکوومەتی هەرێمی کوردستانە یعنی پێش هەر شتێک لەسەر وەختی یادی هەڵەبجان نەخڵە تا بێ باسی پارە لەگەڵ ئێمە بکە نەخڵە تا بێ باسی خزمەتگوزاری لەگەڵ ئێمە بکە خزمەتگوزاری ئەبێ ڕۆژانی تر فول بێ و کێشە نەما بێ لە شارەکە و هەموو بنە ماڵەیەکی شەهید لەسەری بێ و لە پێی بڕژێ بەڵام بە هیچ جۆرێ لە کاتی یادی ئەو مەرگە ساتان نەخڵە تا بێ باسی پارە لەگەڵ ئێمە بکە ئێمە وا سەر شۆڕ و چاوشۆڕی بەردەم مەسوولەکان نەکا ئازارێکی گەورەیە کاک پەیمان کە تۆ دوای مەرگە ساتی هەڵەبجە باشە 5,000 کەس شەهید بووە بە بەڵگەیەکی گەورە بەدەست کوردەوە بتوانێت ڕەوایەت بە دۆزەکەی بە ئۆکەی تەسلیمی ئەم قسانەی ئەوانین مشکیلە نییە باگیانی ئێمە بوو بێ بە سوپەر و قەڵغان بۆ پاراستنی قەزیەی کورد بە درێژایی مێژوو بەڵام نەتیجەکەی چی بوو بەڵام ئێمە لە دوای ساڵی 1970ەوە لە شارێکە ئەگەر کەسێک پێ بگیرایە یعنی لە 90ەکانیشە لە 2000ەکانیشە بۆ ئەوەی کە دۆزێ پارە پەیاکا و خەڵک پارەی بەنێ و بەزەییان پیابێ ئەی و هەڵەبجەیب هاوڕەیەکم هەیە وتی ماڵی برایەکم باری کردووە بۆ هەولێر لە هەولێر خەریکی کەسابەتە کابرایەک پەنای بۆ هێنێڵە کاکە من وەزعم خراپە بەڵکو تۆزێ پارەم بیتێ خەڵکی هەڵەبجەم بگەمەوە هەڵەبجە میش خۆی کوڕی هەڵەبجەیە ئەزانێ هەڵەبجەیەکی زۆر شارەزا و چاوکراوەشە پێی ئەڵێ باشە زۆر باشە من لە خزمەتام پارەتە ئێمێوە شوگەێنمە گەراج تا بڕۆیتەوە بەس پێم بڵێ لە هەڵەبجە خەڵکی شوێی ئەویش ناوی شوێنێک ئەڵێ وەڵی ناوی گەڕەکەم بیر چوەتەوە ئەڵێ کاکە خۆم گەڕەکان و پێڵێم دانەیە هەڵبژێرە یعنی کۆمەڵێک هینی پێڵێ کۆمەڵێک شتی پێڵێ سەیرەگا ئاسڵەن خەڵکی ئەوێ نییە پێڵێ کاکە تۆ بوو بۆ بە ناوی هەڵەبجەوە سوالەکەی سەیرەگا خەڵکی شارێکی ترە بەس ئێوە بازێ پارە یعنی ئەمە تۆ هاتووی هەڵەبجەی و کردو بە سوالکار لەکوێ یعنی ئەم نەتیجە بۆ ئێمە ئازاربەخشێن ئێمە ناچێتە عەقڵمانەوە بڵین کاکە قبوڵمانە لە هەموو وڵاتێکە کە شۆڕش ئەکرێت تەسحێ درێت ئەیچێکا با ئێمەش تەسحێ ئەنفال و هەڵەبجە بین بایی 5,000 گوند بین مشکیلە نییە با و هەموو خەڵکەمان شەهید بوو بێ لە شارۆچکەکانی پێیە بەڕێزان یعنی نەتیجەکە نەتیجەیەک نییە کە تۆ ئامین بکەی بۆ ئەم جۆرە تەفسیرانەی خەڵکی وەکو کاک نەوشیروانەی بۆ خۆی یعنی گرفتێکە بوو
کاکادی ببەخشە با من تەکمیلیەک بدەم ئەڵبەتە مەمنونم کە ئیشارەت پێکرد ئێمە ئیشارەمان پێکردەوە لێ نەو لەو جێکە بابێ مەسەری هەر ملەتی ئامادە نەبێت 2 ملیۆن نەفەری لە کاتێکا کە ئەکەوێت نێوانی مەرگ و زەندگیە بدات ئەو میلەتە نەسەروەری ئەوێنێت نەگەورەی ئەوێنێت جا ئێستا بابێ مەسەلەکەی ئاغای نەوشیروان مستەفا داستان ئەم دادگای هەڵەبجە کە ئێمە دامانیاگە ئەوە نییە بێژین شەڕخراوە ئەسڵەن داستانە ئێمە ئەوە نییە بێژین مەردەمە کورد نەبوایە شەڕی بکردایە نا داستانە ئێمە ئەوە نییە کە مردم نابێ شۆڕش بکات لەژێرت دەسە تەوتەئەیەکی جەهانی کە بەرەو کۆی لەکردنی ئەوات وە بردگیسی داستانە ئێمە ئەوە نییە بێژین ئێمەی کورد ئامادە نین بیژمرین لە بەرامبەر دوژمنە تماشاکە ئەو نمونەی ئەلجەزایر تێرەتۆ تا من نمونەی ڤێتنام و بۆ بێرمۆسی میلیۆن نەفەر ئینسانی تیا بکوژرێت تا من نمونەی وڵاتە ئوروپایەکانت بۆ بێرمۆ ڕووسیەت بۆ بێرمۆ کە 20 میلیۆنی بکوژرێت لە جەنگە جیهانی دووەمە مەسەلەن ئاڵمانت بۆ بێرمۆ کە گەورەترین کوشتە ئەدا تەوەجۆکەی بزانە تۆ لەگرا داستانێک بۆت مەترەحە کە ئێشی باسی بکەین ئەوەڵەن لەگرا کەسێ بۆ کوردایەتی نەکوژریاگەن ئەمە یەک دوو تۆ هیچ ئێرادەیەکت لە خۆت نییە کە خاک ئازادکەی و درۆ ئەەکەی ئەمە دوو درۆک ئێمە خاتین درۆکە دەرخەین کە ئەمە ئیرادەی تۆ نەوگە بێ خاک ئازادکەیت و مردم لەگەڵ توا بوون و تۆ ئیدارەت کردوون کە بەرەو شیمیایی ئەڕوا نەخێوانیە ئەمە تۆ نەوگی کە فعالیەتە پێشمەرگانت ئەوەنە مهم بووگە کە ختمە بە ئەنفال ئەوێ نەخێر ئەنفال تۆ هاوکاری ڕژیمە عێراقەکەی تا شێوەی ژیانە ئینسانە کوردی بگۆڕی بیان خەیتە ناوی مجتەمەعەکانەوە تا لە بتوانە سوڵتە بەسەریانە بکە و ئەمما مەسئلەیە هەڵەبجە ئێمە بۆ لێ ئەکۆڵینەوە ئەوەڵەن ئەمانە ئیرادەیان لە بەرامبەر دەوڵەتە ئێرانیان نەبووگە من نمونەی مجاهدینی خەڵقم هاوردۆ مجاهدینە خەڵق زمانێک چووە عێراق کە تارق عەزیز پەیمانی سوڵحی لەگەڵیانە بەست وەکو حکوومەتی عێراق ئێران هەڵسوکەوتی لەگەڵیانە کرد وەکو حکوومەتی ئێران هەڵسوکەوتی کرد ئاگربەستی لێ نێوانی خۆی و ئەوانە دانیا بۆیە مجاهدینی خەڵق چووە عێراق بۆیە عێراق تانک و دەبابە و هەلیکۆپتەری پێدا بە خۆیان وتیان ئەرتەشە ئازادی بەخش ئەگەر پیاوە نەمە حیزبانە یەکێکیان یەک دانە کاغەز بێرێت یەک دانە کاغەز لە سەرکردایەتی گەورەی دەوڵەتە ئێرانی لە وەزیرێکیان وەزیرە ئومورە خارجەیان لە ڕەهبەربەیتە ڕەهبەریە جمهوری ئیسلامی کە ئەمانە تەزمین پێیان دریاگە ئەگەر لە شەڕەتەکە عێراقا هەر کوێکێم خاچی کوردستانە بگرن هەرە و جۆرە کە خەنبابا تەهرانی ئێژێ سەدام حوسێن وتی بە قاسملوو بڕۆ کوردستانە ئێران بگرە من کشوەرە عەرەبیەکان تێرم تۆ بە ڕەسمیەت ئەناسم استقلالە تۆ سەربەخۆیی تۆ و قاسملوو ڕەدی کرد و قبوڵی نەکرد ئەمانە بڕۆن یەک لاپەڕە بێرن کە دەوڵەتە ئێرانی بۆیانی ئیمزا کردوێت کاکە منیسە وتم وەزیر وانیە وتم تارق عەزیز وانیە بابێتە خوارە وەزیر نە فەرماندەی سپای پاسداران فەرماندەی سپای پاسداران نە قەرارگاه ڕەمەزان کە حیچێ نییە حیچ کارەز حیچێک نیەمانە نامەی بێنن پس نێسیان ئەی بۆ ئەمانە گەرەکیانە پۆخڵەیکەن بێژن لە خۆیشیان ئیرادەیەکیان بووگە بزانە کاکاتی فارسێکە دۆسە نەخۆردیم و نەگەاندۆم ئەمە دیدیم دەست سەماردۆم من گەرەکمە ئیستا جەریانێکی ئینقلابی دروستکەم هەڵی هەی نە کەسێ تێبێژێ ئەوە پەیمانە حەیدەری ئەوە 2000 قەبزە ئەسڵحە نە کەسێ تێبێژێ پەیمانە حەیدەری ئەوە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ ئەوە 10 ملیۆن دلار پوو نە کەسێ تێبێژە پەیمانە حەیدەری ئەوە 4 دانە شاخ و ئەوە لۆجستیک بۆ تۆ بێ بڕۆ لەوێ دانیشە من مەجبورم بۆ ژیانە ڕۆژانەی خۆم ڕۆژێ 12 ساعت کارکەم ئێوارەکەیشی تێم زەکاتە کوردبوونم و شۆڕش گێڕبوونم ئەدەم ئەوجۆکە یاغەیان ئەمانە لە پڕێکا کێکردنە کوڕێک لە پڕێکا کێ بەمانە ئەسڵحەیدا پوڵیدا خاکیدا سازماندەهیکردن بزانە کاکە هادی ئائیستە من ئەو خەڵکە خەریکە گوێ واپێ ئائیستە من ئیمکاناتم بوایە منجەڵە فاسۆلیام لێ بنێ کلاشینکۆفی ژەنگاویم بوایە تەلبەنێکم بکردایە ئوردوگام بوایە تازە نەجبهەی شەڕ ئوردوگام بوایە نەفەری 70 دینار مەعاشم بایە ببەخشە 70,000 دینار مەعاشم بدایە باوەڕکە وەکو خاک و خۆڵ لە کرماشان و سنە و مەهاباد و خەڵکم بۆ ئەڕژیا بێت و نیروی پێشمەرگە ئەفغانی ئێژێ نان کە باشە نانخۆر زیادە ئیستا من ئێشێ دیبەیت دانێم تا ئینسانێکی ئینقلابی
بە شێوەی تئۆریکۆ لە دەرونیا ئینقلابێ بکەم تا هەستەیەکی ئەوەڵیە تەشکیل بوێ ئەم هەستە کار بکە تا بتوانێت انقلابێ بکە. ئەمە چەند ساڵە؟ ئەمە 5 ساڵە من خەریکم. بزانە کاملا مشخصە کە کارێکەکەین جددیەوە کارێکە یکەین لەسەر جامعە سیاگەین. ئێمە معتەقدین جامعەی کوردستان ئیمکاناتی هەست و ئەگەر مەیلی دوێ خاتە بەردەستێمە تا ئەم دقیقە جامعە مەیلینەوە گەلای خاتە بەردەستێمە. تەوەجۆکەی بزانە 150 دانە میدیا مەوجودە یەکێک بەحسی هەڵەبجە ناکە و ئەم کارانەی کە ئێمە کردمانە نایکە ئێمە بە تریبونێکی فەیسبووکی و خەریکی نەکەین. بۆ ئەم قسانە ئەەکەم قسەکەی نەوشینوە مستەفا دروست. من ئەگەر نەوشیوە مستەفا بوایەمە بیرم لەوە بکردایەوە خاک بگرم من ئەموو خەڵکی کوردێشە گشتی ئەسلحە بگرێتە دەسەوە. ئۆکەی وەلێ ئەهاتم ژن و مناڵ و ئەوانەمە گشتی کۆچ ئەدا لەبەر ئەوەی احتمالی هەر چەشنە حەملەیەکم ئەدا نەمەهێشت خەڵکەکە بکوژن نەمەهێشت خەڵکەکە لە شەڕە ئەکوژیا ئەوەی بیتوانێ ئەسلحە بگرێتە دەسەوە کوڕ و کەنیش ئەسلحەمەدا دەسی. بعد سوال ئەمەسە کوڕە خاست تۆ هاتی هەڵەبجەوەگەر چی بەری پێت ئەگەر نەڕۆی کفری و کەلار بگری دێت تۆ ئەوەنە قارەمان بووی هەڵەبجەوەگرت دێت تۆ ئەگەر ئەوەنە قارەمان بووی بۆ لەوێ وەستای خۆتیش ئێژی سەدام حوسێن هەڵەبجەی فەرامۆش کرد. یعنی نە ئەرتەشە عێراقی هات نە مقاومەت کردیا ئێران لە هەڵەبجە تەواو وێسی حەمەی حاجی مەحموود پردەکەی زەڵمی تەقاندەوە وتر نەهاتیتە بەرەو ئەویش نەهاتە بەرەو. بعد ئێران خۆی چۆڵی کرد. عێراق یەک فیشەکی نەتەقان لە منتەقەی هەڵەبجە. بزانە ئەمانە مهم من ئەزانی بۆ کاک هادی خەڵکی خەریکە گوێ ئەدات خەڵکی خەریکە گوێدات. من دیسانەوەیژم تۆ سابەتی بکە هێزە کوردی بووبی سابەتی بکە گەرەک توگە خاک ئازادکەی. کاکە هادی ئەمانە هێزە کوردین یەک چمک تعریفیان نەکردگەس و کورد کێس ناکورد کێس. بزانە ئێرانی ئێژێ کێ ئێرانیە و ئێژێ کێ ئەمیرانیە یعنی دوژمنە ئێرانە ئێژێتی ئیسلام ئێژێتی کێ مسلمانە کێ کافرە. تەوەجۆکەی لەگرا کێ دارول ئیسلامە کێ دارول کوفرە. لەگرا کورد نەئەزانی خۆی کێس نەزانێ دوژمنەکەی کێس. بۆیە جنوسایدە هەڵەبجە دروسەبێت بۆیە ئەنفال دروسەبێت بۆی ئەمە حاڵ وەزعی ئێمەس فەرمایشێکە کردگێسی کە لە شەکەر وێ لە دەمی ئازانی بوو چون ئەمە بووە پاساوی کەرکووک وەختێ دەرچوون قەتڵ و عام ئەکریا. ئەمە بووگەسۆ پاساوی قازی محەممەد لەبەرەوەی مەهابات قەتڵ و عام نەکات جمهوریەکی داگەس و دەسۆ. تەوەجۆکەی ئەمە پەیمان ببورێت خوا قەتع دەکەم ئەو بە پێچەوانەوە ئەو ئەڵێ یعنی ڕەوایەتی هەیە کە ئێمە هەڵەبجە و ئەنفال لەسەر دەستی ئێمە ئەم ڕووداوانەی بەسەر هاتبووە چونکە گەلانی تریش هەیان بووە بەس مشکلەکەی من لەوایە نەتیجەکە ئەو نەتیجە نەبوو. دروستە کاک هادی ئەوەی کە ببەخشن ئەوەی کە لە من متوەجه نەبوون ئەمەسە ئیستا ئەوانەی وا گلەیان لە نەوشیروان مستەفا کردگە تێنۆ بە جۆرێکی تر ڕەفتارەکەن. ئێستا مەسعود بارزانی ئێژێ من بۆ خاتری ئەوەی هەمان گلەیی کە لە نەوشیروان مستەفا و بەرەی کوردستانی کریا و ئێمە کریا ئیتر نەیەتەوە سەرمان لە کەرکووکا مقاومەت ناکەین. تەوەجۆت کرد منزورە من چییە؟ بارزوت فەرمونون ئێوە فەرمایشاتە خۆتان بکەن و ئیدامە بدەن من خەریک بووم لەزەتمەوت و بڕۆنەوە سەر باسەکەی خۆتان فەرمونون. وەڵا کاتی بینەران و گوێگران زۆر نەبم ئەمەوێ باسی دوای ڕووداوە بکەم. لە ڕاستیە مەرگەساتی هەڵەبجە مەرگەساتێکە هەر وەکو چۆن ڕاگەیاندنی کوردی لە 16 مانگا کۆتایی پێهێنێ حەق نییە ئێمەش لە هەڵسەنگاندنەکانمانە یەکسەر بەس 16/3/1980 ببین. ڕاستی دوای ڕووداوەکە یعنی ئەو شەوەی کە ڕۆژە بێتەوە و ئەبێ بە حەڤەی مانگ کە زۆربەی خەڵکی هەڵەبجە لە حەڤەی مانگا هەوڵی دەرباز بوونێن بە خۆیشمانەوە کە ئێمە شەوی 16 مانگ ئێوارەکەی لە ژێرزەمین هاتینە دەرەوە ناوچەکەی ئێمە بە ژێرەی تەحلیلەکان کردوایە ئێمە ئەکەوینە ڕۆژ ئاوای هەڵەبجەوە بەڵێ بەرەو مەنتیقەی نەورۆڵی ڕۆشتین کە دیارە هەواکە بەرەو ئەوێوە کیمیاوی نەبردووە ئێمە سەلامەت بووین لە ڕاستیە یعنی زۆربەی خەڵکی لە دوای بۆ ڕۆژی دوایی لە هەڵەبجە و لەو دەوروبەرە دەرچوون و بەرەو ئێران ڕۆشتوین. جەرەیانی ناو ئۆردوگاکان چەنە بۆ ئێمە کیمیاویەکە یعنی
تراژیدی بوو لە ڕاستیان لە ئۆردوگاش ڕی بوو لە تراژیدیا. ئەسڵەن ئەو سەرگوزشتەی یادی یەکەمین یادی هەڵەبجە کە باس کرا لە گزڵی، یعنی بابەتێکی تراژید کۆمیدیە کە حیزبەکان لە یەکەم یادی هەڵەبجا چۆن تەوزیعاتی بڕگەکانی یادەکەکەن کە سوکایەتی بە یادەکەکەن، سوکایەتی بە هەڵەبجەکەن، خۆیانی تیانوێنن و چیرۆکەکان بەردەوامن. چیرۆکی ناو هەڵەبجە بەستە، ینی ڕووداوی هەڵەبجە بەس لە شپۆژی 16 سیا کۆتایی پێ نایە. لە سەرەتاوە ویستم باسی وەستا سەلامتان بۆ بکەم. وەستا سەلام مناڵەکەی بە هەموو دەردی سەریەک دەرەکا و ئەیباتە ئۆردوگاوە. لە ئۆردوگا کاتێکا کە بەڕەسمی ئەیان بن بۆ حەمامی ناوشار کە حەمامە گیرا بۆ ئەوی وێنەکە لای خەڵکی لای بینەران و گوێگران ڕوون بێ چۆنە، لە ئۆردوگا بە پاس خەڵکیانە بر بۆ نمونە ئێمە لە ئۆردوگای سەقز بووین. لە سەقز کە ئۆردوگاکەمان کەوتبوون نێوان هەردوو گوندی سەرچاوە و سەراوە، پاس ئەهات ئەی بردین بۆ ناو سەقز. لە سەقز دوو حەمام گیرا بوو بەکرێ بۆمان، حەمامێکی عیب نەبێ ژنان و حەمامێکی پیاوان. پیاوانە چوون بۆ پیاوان و ژنانە چوون بۆ ژنان. وەستا سەلام مناڵەکەی لەگەڵ خۆیان ئەبا بۆ حەمامێک لەو حەمامانە، نازانم لە چ ئۆردوگایەک بۆ لە چ شارێکی کوردنشینە یان غەیری کوردنشین، بەداخەوە کە مناڵەکەی لەوێ لێی گومە بێ. ئەو گومبوونە گوم بووە ئێستا بووە بە یەکێک لەو مناڵەون بووەکانی هەڵەبجە. بزانن چەند ناڕەحاتە تۆ بەو ناڕەحاتیە لە هەڵەبجا مناڵەکە و دەرکەی ئەیبەیتە هەر شارێ لەو شارانەی کوردستانی ئێرانەوە یان ئێرانەوە ئەبری بۆ حەمام لە جەوێکا کە تۆ خۆت پاکەکەیتەوە، کە دڵ و بە مناڵەکە و خۆشەی شۆری تۆی هێنیتە دەرەوە. لەو لەحزا لێی ونە بێ، ئەو ونبوونە ونە بێ، ئێسەش نایدۆزێتەوە. هەر کەسێ قسە لەگەڵ وەستا سەلامە بکە، وەستا سەلام وەکو شێتی لێ هاتووە لەو بازارڕا، ئەوە نە خەیاڵی لای ئەو چیرۆکەی ئەو مناڵەیەتی. کاک پەیمان، چیرۆک لە دنیای بۆ خۆتەزانی 1001 شەوە هۆکارێکە بۆ دەربازبوونی شەهرەزاد لە دەستی پاشا زاڵمەکە. بەڵام لێرە هەموو چیرۆکەکان هەمووی خەریکە ئەمان خرجێنن. ئەم چیرۆکانە کە تۆ باسیەکەی بە یەک جار نەک خۆت وێرانە بی، ئەوانەشی کە گوێیان لێتە وێرانە بن. هەمومان تۆزێ لەمە و پێشگوێمان لە مامۆسا کامیل بوو بە چ ناڕەحاتیەک کە لەمسی ئەو حاڵەتەی کردووە. ئەوە بۆ خۆی یعنی لە ئۆردوگا ڕووداوەکە بە جۆرێک تراژیدی بوو کە ئەوەیە و ئەکرێ خەڵکی تریش ئیزافەی بۆ بکە. دوای ڕاپەڕینیەینەوە، دوای ڕاپەڕین یعنی ئەرزم کردن ناڕەحەتترین شتو بە ئازارترین ڕووداو ئەوەیە بردننی هەڵەبجەیە بۆ ناو زەلکاوی ڕەزالەت و پاڕانەوە و کردنی تاکی هەڵەبجەیی بوو بە تاکێکی چاولەبەر و ئەمڕاندنی مەرگەساتەکە پارە و مادە. کاکە ببەخشە یعنی زۆربەی خەڵکەکە نەگەڕیاوە حتا ساڵی 91. یعنی هەڵەبجە چۆڵە تەواو، کەسی تیانە حتا وەخت یعنی من ئاگربەسەکەی 598 کەس نەگەڕیاوە. ئەمە زۆر مهمە. یعنی ئێوە 3 ساڵ 2 ساڵ یا 3 ساڵ لە ناوی ئۆردوگا بووبن. 3 ساڵ ناباوەکو خۆی باسیکە ئەفواتێکیە حکوومەتی عێراقی ئەفواتێکیە. ئەو ئەفواتە زۆربەی خەڵک گەڕایەوە نەک بۆ هەڵەبجە یاساخ کرابوو بە محەڕەمە. کاک پەیمانەگەرتایە سەر نەتزانیوە حکوومەتی عێراقی پشتێنەیەکی ناوچەی پاراستنی دروست کرد بۆ خۆی. سەرەتا بە وابزانم 10 کیلۆمەتر لە سنوورەکانەوە دوور بوو. ساڵی 78 ئەوە ڕۆدا. 78 ئێمە ئیتر نازانم 50 چەندی ئێوەکە 56 وابزان 56 دواتر ناوچەکەی فراوان کرد
هەڵەبجە و قەڵاتزە و بەشێک لەو شارانەی کە پێنجێن سەیسایەق ئەمانە محەڕەمە کران یعنی بۆ نەبوو بێیتەوە بە ناویان یعنی لە دوای ساڵی 1970 خەڵکی هەڵەبجە و قەڵاتزێ و سەید سادق بۆمان نەبوو بێنەوە بەم ناوچانە هەتاوەکو دوای ڕاپەڕین لە بۆیە یەکسەر لەو بیناڵێم ئۆردوگاڵم دوای ڕاپەڕین آخر دەی لەو بینە ئێمە مانویستایە و نەمانویستایە نەتەتوانی بێیتەوە بۆ هەڵەبجە محەڕەمە بوو بۆی وێنەکە ڕوون بێت بێسە بۆخشی با من شتێکی تر دەبێتە سیەکەم ئەی هەڵەبجەی تازە چی هەڵەبجەی تازەیان دروست کردو کە خەڵک بگەڕێتەوە باش بەڵێ جا ئەوە خۆی ئەوش چیرۆکێکە لە کاتێکە هەڵەبجە بۆیە عەرزم کردی وتم خەڵک هەمووی ئەڵێ چواردەی مانگ بەس من پێم وایە لە دوای دەی مانگەوە تەوەتوریەکە بوو نیوەی هەڵەبجە لەو 700,000 ڕۆژ بەرەو سلێمانی و بەرەو عەربەت و بەرەو دەربەنی خان و ئەوانە بابزانی خۆ هەمووی جا ئەو خەڵکە ڕای نەکردایە حەجمی تاوانەکە لە 5,000ەوە زۆر گەورەترە بۆیە نیوەی ڕۆشت بوو بۆوێ ئەوانیان ناونا نازیحین یعنی چی یعنی ئاوارەکان وشەیەکی عەرەبیە یعنی ئاوارەکان ئەوانە سەدام بردنی شارێکی بۆ دروستکردن شارەکەی ناونا سەدامیەی هەڵەبجە ئێمە پێمانەوت هەڵەبجەی تازە گینا خۆی ئەبوایە بوو تا سەدامیەی هەڵەبجە باشە ئەوە بۆ ماڵی ئێمە نەبوو خانووی تیاوەرگری ئەوانەمان چوو بووین بۆ ئێران باگەڕابیشینەوە بۆمان عایدونمان پێوترا عایدون یعنی چی یعنی گەڕاوەکان ئاوارەکان گەڕاوەکان ئاوارەکان جیاوازە لە گەڕاوەکان یعنی هەڵەبجەی تازە 10,000 ماڵێک ئەبوو بۆ ئەو ماڵانەی کە دەرباز بوون و چوو بوونە ئەوێ ئەگینا ئێمە چوو بووینە ئۆردوگا و دواتریش گەڕاینەوە ئەسڵەن بۆمان نەبوو لە ئاوەدانیا دانیشین بردبووینیان بۆ گردە چاڵ و بۆ باینجان و بۆ کۆمەڵە شوێنەوە چیرۆکێکی ترە کە چیرۆ ئەوەش بۆ خۆی بڕێتی لە جەرەیانی ناخۆش بەڵام کاک پەیمان من ئەمەوێ ئیسفادە لە کاتەکە بکەم ئەوە خاڵێکیان کە بە ئازار بوو ئێمەی هەڵەبجەییان واوێ ناکرد کە لە کاتێکە ئێمە خۆمان زۆر بە خەڵکی بە عیزەتە زانین بە ئەوە زانین کە نەفسمان بەرز بێ حساب بۆ پارە و حساب بۆ ئەو جۆرە مادیاتە ناکەین کە دۆزی ڕەوای میلەتەکەمان و شارەکەمان و خەڵکەکەمان مقایسەکەین بە مەوزوعی مادی ئازاری دووەم ئازارێک بوو کە بریتی بوو لە بەردەوامی جینۆساید لە ژێر ناوی شەڕی ناوخۆ تۆ سیرکە و خەڵکی تریش بە ئاگادار بێ ساڵی 1970 هەڵەبجە شەهید دەکرێت 3 ساڵ هەڵەبجە چۆڵە وەکو ئێسە باسمان کرد لە ساڵی 1970 ڕێک بەهاری 1970 بۆ بەهاری 91 هەڵەبجە چۆڵە بەهاری 91 خەڵک ئەوێ بگەڕێتەوە بۆ هەڵەبجە 10 ڕۆژ نابە گۆڕەوی جەماعی بەسەرایە گۆڕەوی جەماعی ئەمان باتە ئێران جاری یعنی ئۆتۆماتیکی نزیکەی ساڵێکی تر هەڵەبجە چۆڵە بێت کۆتایی 91 و سەرەتای 92 هەڵەبجە وردە ماڵی بۆیەتەوە باشە لە ساڵی 1993 شەڕی ناوخۆ بە خەستی لە هەڵەبجەوە دەست پێکات ناڵێم لە هیچ شوێنێکیتەوە چونکە یەکەم فیشەک شەڕی نێوان بزوتنەوەی ئیسلامی و یەکێتی نیشتیمانی ڕاستە لە کفری دەستی پێ کردبوو بەڵام خول هەموو دینەکەیان هێنا ئۆردووەکەی بزوتنەوەی ئیسلامیان ئینسیحاب پێ کرد و هێنایان بۆ هەڵەبجە بوو بە بەرەی شەڕ لە نێوان بزوتنەوەی ئیسلامی و یەکێتی نیشتیمانیان جا سیر کە بزانە چۆن جەرەیانی ناخۆش لە نێوانم 2000 ڕۆیە هەر لە هەڵەبجەیە باشە لە وا نەزانین شەڕی ناوخۆ لە هەولێر هەبووە لە سلێمانی هەبووە لە دهۆک هەبووە وانییە یعنی تاکوتەرە لە ساڵی 1993 شەڕی ناوخۆ دەست پێکە نزیک کۆتایی 2000 کۆتایی پێیە تاکوتەرە شەڕێکی ئەوتۆ لە هەولێر و لە سلێمانی و لە دهۆکا بووە
ئەگینا بەرەی شەڕ لە هەڵەبجە بووە، دواتر لە قەڵاتزێ بووە، لە گەرمیان بووە، لە کۆیە بووە کە هەر چوار شوێنەکە شوێنی جینۆساید. سەیری وەفای حیزبی کوردی کە بۆ ئەو شوێنانەی کە جینۆساید کراوە. جەنابتان ئەزانن کە جوغرافیای جینۆساید لە کوردستانە ڕێک لەم چوار شوێنەیە، لە گەرمیانە، لە هەڵەبجەیە، لە کۆیە و ئەو مەفرەقەی لای چەمچەماڵ و تا درێژە بێتەوە بەرەو کۆن. شەڕی ناوخۆش ڕێک ئەم شوێنانەگرێت و لە ساڵی 1990 یەکێتی لە هەڵەبجە قەتڵ و عامی ئیسلامیەکانەکە، شەلم کوێرم ناپارێزم خەڵکی سڤیلیش پێوە ئەدا و ئەیان کوژێت. باشە ئیسلامیەکان پاش ماوەیەک دوای ئەو ڕووداوە لوتوگوێی یەکێتی بە کۆمەڵە بڕن لە هەڵەبجە. باشە کاکە، یعنی هەر هەمان ساڵی 93 یەکێتی قەتڵ و عامەکە لە هەڵەبجە، بزوتنەوەی ئیسلامی دەمولوتی یەکێتیەکانە بڕێ. ئەمە تەشویهەکرێ ڕاستە ڕاست نییە، یەک بۆ یەکتری ئەڵێن وایە و ئێمەی بینەریش کە سوکاری خۆمانی تایە کوژراوانە. ئیتر کامیان من هاتووم بە ناوی یەکێتیەوە کاتێکا تەرمی یەکێتیەکەی خۆمم هێناوەتەوە چووم لوتیم بڕیوە، گرنگەوەی حیزبی کوردیم و ئەم بەزماکەم. بزوتنەوەی ئیسلامی ڕاست ناکا خۆی ئەوەی کردووە حیزبی کوردیە و ئەماک. باشە شەڕی ناوخۆ بە هەموو جۆرەکانیەوە، بە شەڕی نێودەوڵەتی تیرۆریشەوە هێنرایە هەڵەبجەوە. لە شەڕی تیرۆرە مەرگەساتی خێڵی حەمە و یعنی ئەمە بەشی یەکێتی، مەرگەساتی خێڵی حەمە دروستە بێ کە نزیک بە ئەوەنە پێشمەرگەی یەکێتی بە حساب، یعنی ئەڵێم کە بە حساب خۆیان واڵێن ڕووداوەکە چۆنە چۆن نییە حیزبی کوردیە ئەمە ڕووەدا، بۆەوەی کەس گلەیم لێ نەکا بڵێ تۆ لایەنگری فڵانە حیزبەکەی. ئەنسار ئەڵێ ئێمە وامان لێ نەکردوون، ئەوان ئەڵێن وایان لێ کردووە، بەس دوجار ئێمەی خەڵکی ناوچەکە مەمانتیوە. باشە ساروغبارانکردنی ئەمریکیەکان بۆ پێشمەرگەکانی کۆمەڵی ئیسلامیش هەر لێرە ڕوویدا عەزیزان. بۆیە حیزبی کوردی ئاوا بیر لە هێنانەوەی سایکۆلۆژیای شارێک و گەلێکەکە دوای مەرگەسات بۆ ناو موشتەماع و ئاساییکردنەوەی دۆخی ئەو خەڵکە. دوای ڕووداوەکانی ئەنفال و کیمیاباران حیزبی کوردیەت قوربانیەکا بە جەلاد بەڕێزان. عەجایبتان لێ نەیە ئەم قسەیەکەم. تەیموور تاقانەیەکی ئەنفالە. هیوادارم کاک پەیمان ئێوە بەردەوام بن لە ئەم دیبەیتانە بۆ ئەنفالیش زۆر گرنگە، ئێوە هەوڵ بن ئەرشیفێکی بۆ دروستکەن وەکو ئەوەی ئێستا لە هەڵەبجەیکەن بۆ هەڵەبجەیکەن. تەیموور تاقانەیەکی ئەنفالە، مناڵێکە لە ناو گۆڕە بە کۆمەڵەکان هەڵەسێتەوە، نەمردووە، خۆشبەختانە ڕزگاری ئەبێ، ئەچێتە لای عایلەیەکی عەرەبەوە بە خێویەکەن، ئەینێرنەوە بۆ ناو کەسوکاری. لە دوای ئەو ڕووداوانە و ڕاپەڕین و ئەبێتە مناڵێک و گەنجێکە خۆی ئەناسێت، حیزبی کوردی ئەیهێنێ چەکی ئەیا بەدەسەوە، تەیموور بەدەستی خۆی تاقانەیەکی تری ئەنفالە کوژیەکاتە. لەبەرەوە حیزبی کوردیەت جارێکی تر قوربانی ئەکا بە جەلاد، بەوەی کە هەوڵەیە بیکا بە شەقاوە، هەوڵەیە چەک با بەدەستیەوە و خەڵک بکوژێ. ئەمانە هەمووی ئازارن، ئەمانە هەموویان ناڕەحاتین. سەرباری هەموو ئەمانە تاریق ڕەمەزانی فڕۆکەوان کە لە سلێمانیایەتە بەردەستی، وەکو نووسەرێک لەم چەند ڕۆژان نووسی کەمال چۆمانی هاوڕێم باس لە یەکێک لە تاوانبارانی بەرگستی هۆڵۆکۆستەکە بە ناوی ئەدۆڵف ئایخمانیەوە بزانم، ئەدۆڵف هایشمن هینەکە ئەبێ بە هایشمان، لە ئەرجەنتین لە ساڵی 1957 دوای 3 ساڵ کارکردنی مۆساد
متابعەیەکەن ڕفێن و ئەیهێنەوە بۆ هین ئەیهێنەوە بۆ ئیسرائیل بۆ ئەوەی وەکو شاهیدی ڕووداوەکە بەدەستیانەوە بێ شاهیدی ڕووداوەکە هاتە بەردەستی ئێمە لە سلێمانیا ئەمان هەوڵیانە ڕزگاریان کردوونیان هێش لە بەردەستمان نابێت و بەرحاڵ گەلێک هەڵبەت دیسانەوەڵێمەوەی لەسەر ستەیجەکەیە گاڵێم گەلێک ئەوەی نوێنەرایەتیمانەکە نەوێت هیچ دادگایەک هەبێ بۆ تاوانبارانی کیمیاباران و ئەنفال بالفعل فڕەکەوانیشی ناوێ هەر ئازادی کا باش بڕوا بەڕێی کاری خۆیەوە خۆ تۆ ناتەوێت هیچی لەسەر دا بۆ ئازێتی ئەویش بێ دەستگیری بکەیت بە هەربیکە بە مجاملەی خەڵکی کە و بەرەڵایکە و با بڕواوانە بەرحاڵ ئەوە بوو من قسەکانم مایک جێڵم بۆ جەناب خزمەتدا مەمنون کاک هازی ئێوە بە پانتایەکە هاتن کە من فکرەکەم لە بەردەوامیە جینۆسایتە هەڵەبجە ئێمە جینۆسایتە هەڵەبجە کە من ئێژم بەعام ئەم جینۆسایتە دەرمۆردە سەرزەمینە کوردەوار کریاگان خڕمان یەکەم اتفاقەوە بوو کە خڕمانیان کردو و ئێمەیان کرد بە قەوم دوان نەقشەیان بۆمان کێشاوتیان ئەگرا کوردستانە ئێران و عێراق و تورکیە و سووریە هەر ئەم قەومیشە خۆیان هاتن حیزبیان بۆمان دروست کرد حیزبەکانیش لە ئەسڵا یارمەتی دەری ئەوان بوون هەر ئەم قەومانە بووە نەژێر چمک و سوڵتەیان و بیان خەسێنن خۆیان بگۆڕن ئەوەی کە ئەمڕۆ پێژێ نوێنەرایەتیە ئێمە ئەکا هەر کەسێک دەتوانێت تەباتە سەر ئەم شارانەوە بێت بە قایم مەقام و بە زوانە من و تۆش قسە بکات و قەومە من و تۆی شوێت ئەجندای سیاسیەکەی و سیستمێکە کاری بۆ کات نیشانی ئەدا کە دۆسە یا دوژمنە کە تا ئەم دقیقە دوژمنان بەسەر سەرزەمینە ئێمە دانیشتگن ئەوەی کە جنابت بەحست کرد زنجیرەیەک لە اتفاقاتێکە کە ئیمڕۆ ئەخولقێنێ ئمڕۆ ئێمە تماشای کوردەوار ئەکەین بە تایبەتی ئێوە مەشیای بۆیانە بە سمبولێک لە قارەمانێتی سمبولێک لە سەرزەمین دۆستی سمبولێک لە تەشەنە پێدانە ئازادی خوازی بە ناوچەکە بە هەموو خاوەنیانە مەبەستمە کەچی ئمڕۆ ئەو جێگەی کە پێژن هەریمە کوردستان تەبدیل بووگە بە قێزەونترین نۆعی سوژەی لیبرالی یعنی ئینسانەکان تەواوی هەست و نەستیان خلاصە بوو گەسۆ لە پوڵ ئەخلاقیات بە معنای واقعی نەماگە سنوور نێوانە خاس و خراو نەماگە مردم فێری کزۆڵی و فەرهەنگی سوالکردن و حەز بە قوربانی بوون ئەکات منەمانمە بەحس کرد وە جنابە خەریکی مێژوویە بەحسەکەی کرد چۆن ئەگا بەگرا جنابە بەحسی کاکسەلامی نازانم کێت کرد شغڵی چی بوو پەنجەر چی بوو کاکسەلام خۆی مناڵەکەی گوم کردگە بەڵام مناڵەکەی داستانێکە کێشێ داستانی مناڵەکەی بزانە کەس نازانێ و کوڕەچی بیاتکە وا لە کامە خانەوادا ئەسڵن دەوڵەتی ئێرانی بردگێسی بیکا بە نیروی ئیتلاعاتی بیکا بە نیرویەکی تر کەس نازانێ بۆ چون تۆ نمونەی ئەمە شاهدی تر بەحس لەوەیەکەن حاکمەکان و پاشاکان و سوڵتانەکان مناڵهای کەسێکی تریانە هاورد و پاشا و سوڵتانە بوو بە باوکیان ئێمە نازانین سەرنەوەشتە و مناڵە چی پێهات بەڵام سەرنەوشتە خۆمان چی پێهات چی لە ئێمە قۆماکە خۆمان بووگین بەمە کە حتا لە بەرامبەر جنایەتێکی مسلەمە کە ئەویشین و مسلەمە بۆمان ئەم جنایەتە بزانە با نکتەیەکە ببێژم حتا ئەگەر لەگرا ئێمە خەبت بکەین ئیشتباه بکەین بڕیاری ئیشتباه بدەین ئەوە نییە کە تۆ لە بڕیار ئیشتباهی کەسێ بگوزەری بڕیار ئیشتباهی کەسێ جێگەی محاکمەکردنە و کەسەسە تەوەجۆکەی بە تایبەتی لە ناوە شەڕە بەڵام نازانم ئێمە بوو ئەوەنە سادە لە کنارە هەچیشتە ئەگوزەرین هەچیشتە عادەتمان کردگە بە ئەمریکا هەچێنەوین ئەم سەخافەتە لەکوێ تێتە ناوە وجودە ئێمە عادەتمان کردگە بە بچووکی عادەتمان کردگە بەوەی کە دائیمەن خار و خەفیفین عادەتمان کردگە بەوەی کە هەچیشتە بە پوور بیسەنجێنین عادەتمان کردگە بە کزۆڵی ئەترسین ئەلەرزین ئەمان خوێن چاری کەس ناکەین سوال ئەکەین وەلی فقط بۆ خۆمان دەممان درێژە بزانێ ئێمە پرسیار خەفە ئەکەین زندگی خەفە ئەکەین سانیەکان ئەکوژین چرکەکان ئەکوژین ئەیکوژین وەلەم وەسەتە گەلە کۆمەیەک لە ئێمە ئەکری بە ناوی کورد
کورد لە کورد گەلە کۆمی کردەوەی مە خۆمان خەریکی خۆمان تەباهەکەین ئەمە لەکوێ دەرەکەوێت لە چیرۆکەکان و ئەوە تعریفیەکەنەوە بزانم ئێستا بە نەتیجەیەکی ترگەین من تا ئێستام خوێندنەوەم نەکردبوو کە جەنابەت ئەیکەی وەلی ئەمەیشی ئەمیختر بڕۆمە سەری ئەو داستانەیە کە جەنابەت پێژی شەڕ ناوخۆیی داستانێکە کە من لەسەر ماجرای یەکێتی و پارتی وتم ئەمانە بۆ ئستقرارە حکوومەتە خۆیان بەسەر مردمێکا کە ئەمانە نە نیرویان بۆ بزان یەکێتی و پارتی دەربێترین حاڵەت نیروەکانیان نەئەگەی هەرکامیان بە 1000 نەفەر وەختی هاتنەوە کە تۆ بگرە من ئێژم 1000 نەفەر بهترین امتیازم پیانداگە بە پیرەژن و پیرەمەرد و پەککەوتو ئەمانە بەڵام لە پڕێک ئەمانە چۆن توانیان لەم مردمە هێز بگرن و خۆیان بکەن بە حیز بە قاڵب ئللا ئەوەی کە بە شەڕێکی ساختە خەڵک دەسی بڕواوە خوێنی یەکتریە و ئەو مردمەی کە مسلحە کۆی کاتۆ لە ژێری یەک پەرچەمە ئەوە بوو ئەم شەڕیانە دروستکرا ئەمما من بەم نوکتەی هەڵەبجە تەوەجۆم نەکرد بوو تا ئێستا ئەسڵەن ئێشین هەڵەبجە کانونە بیگرە و بەریمە دەوێت تا خەڵکی هەڵەبجە سوال نەکارێ بوو ئەرێوە لەکوێ بوون بۆ واتان نەکرد هەڵەبجە متهەمیش ئەکرێت ئەبێ بە کانونە فەساد و بە قوڵ تۆ ترۆر و شەڕ و خەڵکی گولی لێ ئەکا و عەجەب جێگەی گەنێکە و تەوەجۆکەی ئەمە ئەسڵەن شتێک نییە کە لە خۆی وە دروست بوێت ئیمکانی نییە وەلی یە ئیتفاق لە هەڵەبجە کەوت یە ئیتفاق کەوت بەعام خەڵکە هەڵەبجە دەمکوت کردیا بەعام خەڵکە هەڵەبجە هوجومی بەسەر کردیا خەڵکە هەڵەبجە خۆی بە تاوانبار بزانێت سکوت بکە قسە نەکا و تۆ ئەمڕۆ ئەیوێنیت خروجیەکەی بووگە بە قەرەبووکردن پارە سوالکردن و ئەمە حکایەتە هەڵەبجەز کە من ئەم بۆعدەی لە ئێوە دەسم کەوت بەڵێ فەرموون کاک پەیمانگیان وەڵی ویستمەوە بڵێم یعنی ساڵی 92 کۆتایی 92 کە حکوومەت تشکیل کرابوو و شتێک هەبوو ناوی حکوومەت بوو لە بەرەی کوردستانی نەمابوو چونکە لەو بەینا تا حکوومەت تشکیل کرا بەرەی کوردستانی ئەوانەی کە بیریان بێ بەرەی کوردستانی هینیە کرد حکومیە کرد بەڵام کە حکوومەت تشکیل کرا دوای یعنی 5-6 مانگێ هیچ بۆ هەڵەبجە نەکرا مزاهرەیە کرا لێرە مزاهرەیە کرا خەڵکی هەڵەبجە گەنجان تا نزیکەی سلێمانی بەپێ ڕۆشتن بۆ ئەوەی کە حکوومەت بۆ نایەن خزمەتی هەڵەبجە بکەن تەسەورەکەم ئەوە سیگناڵێک بوو بێ بۆ ئەوەی بڵێن جاخۆ ئاوا بڕوا و هێشتر حکوومەتمان بە تەواوەتی تشکیل نەکردووە ئەمانەیەنە سەرمان کەواتە ئەکرێ جۆرێکی تر نەخشەیان بۆ دابنێن کە بەداخەوە هەموو شەڕەکانیان خستەم ناوچەیەوە و ئەوەیان کرد کە کردیان وایان کرد لە تاکی هەڵەبجەیی بڵێن بەس ئارامیمان هەبێ هیچیشمان بۆ نەکەن مشکیلە نییە یعنی تۆ ئەوەی کە کوورد دەڵێ تا بەد نەبینی بەدخانە بەیاد ناکەی هاتن بەدیان بەدخانەیان پیشانی ئێمەیە بۆی بە بەد ڕازی بی ینی هەستەکەم ئەوە بەرنامەیەک بوو نەخشەیەک بوو بین نەبوو لە خۆوە نەبوو کاکەس من حەزەکەم هیچ شارێکی دنیا گرفتی تیانە بێ ئەوەی کە ئیدیالە و پێوترێ خەون کە لە هینەکە هەیە لە یەکێک لە بەیتێکی گۆرانیە کاڵێ تەسەور کە ڕۆژانێکە کە نەهەڭەکانیش ئیتر خودکوشی نەکەن حەزەکەم هیچ شوێنێک نائارام نەبێ بەڵام کاکە لە ڕۆژانی شەڕی ناوخوا سلێمانی و هەولێر ئەوەندە ئارام بوو ڕۆژێک لەو ڕۆژانە ڕێپۆرتاژێک بوو قەت بیرم ناچێ لەگەلی کوردستانی یەکێتی ڕێپۆرتاژێک بوو ئەگەڕا بە ناوشاری سلێمانیە و ڕات چییە لەسەر ئەو هەوڵە شەڕەنگێزیانەی بزوتنەوەی ئیسلامی کە ئەیدا پرسیاری لە پیاوێکی بەتەمەن کرد پیاوەکە وتی لەکوێ یعنی هەر نێزانی لەکوێ ڕوودا و ڕوویا وتی لەکوێ وتی لە هەڵەبجە ئەویشتی وەرەبا بە هەر گۆبەڵەکە لە ئێمەوە دوور بێکەی مشکیلەیە یعنی ڕووداوەکان خزێنرانە و ناوچانەی کە شوێنی جینۆساید بوون
کە هەڵەبجەیە کە قەڵاتجەیە من ئەتوانم کە سوال صادقە. من ئەتوانم سوال لە جنابەت بکەم کە ئینسانێکی وشیار دیاری لە قسەکردنە. خواهش دەکەم ئێژم بە نەزەرە جنابەت ئەمە ڕقێکە کە لە خەڵکی هەڵەبجە هەست یا پۆشاندنەوەی تاوانێکە کە هەڵەبجە ناوێ بکەوێتی شوێنی کامیان بە نەزەرە؟ ئەمانە قینیان تێ لە هەڵەبجە یا قەرارە خەڵکی هەڵەبجە مەشغوڵ بکن بە شتێک کە خەڵکی هەڵەبجە بەخۆیەوە نەیەوێتەوە پرسیارێکی عەمیق بکا لە خۆی؟ بە نەزەرە کامیانە قینیان تێدەی؟ وەڵڵا کاک پەیمان، من کە ئینسانێکم زۆر ئەمەوێ گڵۆباڵ بیرکەمەوە، ئەمەوێت وا بیر بکەمەوە بڵێم بەڕاستی لەگەڵ خەمەگانی خەڵکی کرماشان و پورە خەڵکی لەندەنیشام حەزم لەو تەوزیعاتە نییە بڵێم واکەن لە هەڵەبجە لەبەر هەڵەبجە ئاوا و ئاوا، بەڵام یعنی ئەکتەکەیان ئەوەیە کە تۆ بەرێ بۆ ئەو شوێنە. با من ئێستا شتێک و پێ بڵێم کە من و تۆ لەگەڵ ئەو دۆستانەی کە ئێستا لەسەر خەتن مەشغوڵی ئەم جۆرە قسانەین و خەمێکمان هەڵگرتووە، ئەزانی خەڵکی تر لێرە ئێستا مەشغوڵی چی کراوە؟ مەشغوڵی ڤیستیڤاڵی خێڵ کراوە، ڤیستیڤاڵی خێڵ، بۆ ئەوەی ئیتر من ڕقم لە خێڵەکەی تەنیشتم بێ بڵێم من لە تۆ یعنی خانەدانترم، لە تۆ ناودارترم، لە تۆ ئەسیلترم، بەرحاڵ یعنی خەریکی پەرتکردنی ئەمەشن کە هەیە. وێ من ئەرزم کردی باسی سلێمانی و هەولێرم کرد، ناوەی سلێمانی و هەولێر وەزعیان زۆر باش بێ، ئەمە بێ بڵێم بە هەر ئینتیقامیان لە هەر شای بەچۆرێکە. دەی لە هەڵەبجەش ئەمەیان کرد، لە کۆیە ئەمەیان کرد، آخر کۆیەش منتیقەیەکی جینۆسایدە، بەڵام بوو بە بەرەی شەڕی بینی یەکێتی و پارتی. آخر خۆ دەزانی کۆیە لە بینی هەولێر و سلێمانیایە، تەماسی شەڕ لە دەوروبەری شاری کۆیە، لە کەلار و کفری دیسانەوە هەروە بوو، لە قەڵاتزە دیسانەوە، یعنی وێنەکە وامان پێڵێ ناوچە کارە سادبار و مەرگە سادبار و جینۆساید بارەکان یعنی گرفتی زۆرتری تیا دروست کرا. ئەمەیە حاڵەتەکە کە من کاک هادی من نەمگەرەکە حیش حکمێ لە جنابەت بگرم، من ئەمە خەمە بەر حکمدانە خەڵکی. ئەگەر ئێوە فەرمایشێکتان نەماگە من بۆ خاترەی وەختان نەگرم، ئێوە قەتەکەم و لەسەر فەرمایشەکانە ئەخیرە قساکەم، ئەگەر ناکە پێتان خۆشە بوەستن و من نەزەراتە خۆم بێژم و بیان کەم بە پرسیار. چۆنتان خزمەتە من مشکیلەم نییە و من ماومەتەوە، من متابعە هەرەکەم، ئەگەر لە دیبەیتەکەش دەرچم هەر سەیریەکەم. ئۆکەی کاکە تماشاکە با من بتانگەێنم بەم نکتەی کە ئێوە خەریکن ئشارەی پێەکەن. فستیواڵە خێڵەکان ئیدامەدانە جینوسایدێکە لە مەغمومکردن مردمێک. تەوەجۆ بکە تۆ بە وردی و بە کولی ئێمەت بە تاریخێکا برد دوای 16 دوای 16 ڕەو، دوای 16 ئاوارەبوونە ناوە ئوردوگاکانە ئێران، دوای 16 ژیانە ڕزاڵەتە ئوردوگاهی بە تەمامە ڕزاڵەتەکانی و خاری و خەفیفیە کە ئیخاتە وجود، عیززەت و کەرامەت شکانێک کە ئیخاتە وجود، تەواوی سەخافەتایە کە ئەتوانی بیخاتە ناوی وجودی ئینسانی و شەرایەتی ئینسانی وا پێ بکە. لە پڕێک کاتێنەوە دووبارە ئاوارە ئەوونەوە، دووبارە ئەکەونە ناوە شەڕێکی کاملەن مهندسی کریاکە، کاملا مهندسی کریاک و ئیستا لە شەڕەکە دەرئەچن، لە شەڕەکە دەرئەچن. ئیستا مەشغوڵن بەچی؟ ئیستا مەشغوڵن بە فستیواڵی خێڵ، فستیواڵی خێڵ بۆنە تەئاتر. تماشاکە ئایا ئێوە فکرەکەن ئەمانە هەروە لە خۆی و واسە؟ مەسەڵەن خەڵک فکری لێ کردگەسۆ چۆن مەشغوڵین بڕێن فستیواڵی خێڵ دروستکەین. ئیدەی فستیواڵە خێڵ لەکوێتێ؟ بوجەکەی لەکوێتێ؟ بزانە ئەمە دەقیقەن ئێمە خەریکە بەرەو ئەو جێگە ئەوات کە خەڵکە هەڵەبجە ناوێت دادگای هەڵەبجە دروستکات، ناوێ ئەبعادی جنایەتی کە بەر عەلەیهە مەردمە کورد کریاگەوە خۆی کریاگە دەریخات، ناوی جنایەتکاران بدۆزێتەوە و ئەواملێک جنایەت ئەخولقێنێ بیدۆزێتەوە. بزانە تۆ ئیشێ بگەڕێ بزانی بۆچی سەدام حوسێن دەتوانێت لە چرکە ساتێکە 5,000 نەفەر بکوژێ. بۆ لەبەرەوەی بۆ سەدام حوسێن مردم ڕقەمە،
ئەی بۆ ئێمە بەڕاحەتی ژین 5,000 نەفەر لە هەڵەبجە ناژین 5,002 کەس ناژین 5,004 کەس ناژین 4,892 نەفەر بۆ ئێژین 5 لەبەرەوەی ڕۆندی ئەەکەین وژی پوڵە ڕۆند بێتەوە 5,000 خڕیکەرە و قەشەنگترە خۆ ئێمە ئینسانەکان گیان نییە بۆمان ئێمە عەدەدە گوێزە تەماتەز ئەیان لەکێنن لا یەکتری 5,000 دانە کێ ئێمە فێرە ئەم فەرهەنگە ئەکات تەبیعەتەن حاکمیەت تەبیعەتەن ئەوەی وا 150 دانە تەلەڤیزیۆنی هەست دەیان ڕۆژنامە و گۆڤاری هەست و پوڵێکی فرە و بودجەیەکی فرە ئەدا بە کەسانی تحتە ناوی ڕۆژنامەنگار و تحتە ناوە موزیع و مجری و ڕووناکبیر و شاعیر و کۆڕ هونەری بۆیان نەگێڕێت کێ فێرە ئەم قسانە ئەوێت کێ فێ مردم فێرەوێت مردم لە کێ فێرەوێت لەمانە فێرەوێت بۆ لەبەرەوەی مردم نەڕوا بە شوێنە پرسیارە واقعیە من وای خوێنمەوە چون ئەسڵەن ئەمە قەشەنگ نییە تۆ ئەمە تەعقیبەکەی تۆ دەورانێکت لە هەڵهات دەرچوون خەفیفکردن خارکردن خەفیفکردن متتەهەمکردن سوالگەرکردن دووچارە شەڕکردن بۆ خاتری مردمی هەر سەر دەرنێرێ قسە بکە ئەرێ بۆ واتان کرد بۆ لەسەر چی کێ کردی چی گەیاندی بە ئەگرا کاکە گیان تۆیشە بزانی بۆ هەڵەبجە اتفاق کەوت بۆ سەدام حسەین شیمیاییدا لە هەڵەبجە سەدام حسەین قینی ئەهات لە مەردەمە هەڵەبجە سەدام حسەین مەیلی بۆیە هەر وەختی تر لێ بدایە لێدا مەیلی بۆیە گشتی بکوشتای ئەی کوشت کێ بەری پێگرت هیچ کەسێ بەری پێ کامە مەجمع بەینی ملەلی بەری پێگرت هیچ کەسێ دەی ئەمە چییە ئێمەش بفەهمین ئەمە خاک ئازادکردنی یا عملیاتە دەوڵەتە ئێرانە کاکادی جەنابەت فارسی ئەتوانی بخوێنیت و سەرچێکە عملیاتە وەلفەجر 10 سپای پاسداران خۆی نووساگەسی عملیاتە وەلفەجر 10 بۆ دەستکەوتە سیاسی بوو دەستکەوتە سیاسی یعنی چی دەیخۆنەی و جێگەیەکی استراتژیکە دەیخۆنەی و دەستکەوتە اقتصادیە دەستکەوتە نظامی حتا خاک بگرین کە تۆ دیت خاکیان نەکرد بەرەو هەڵەبجێ بەرەو سلێمانی نەچوون بەرەو کردی کەلار نەچوون هەر لەوێ وەستان عێراقیش بەرگری نەکرد دەستکەوتە سیاسی چییە مەعامرەیەکە لەسەر و ئیدێ خەڵکە کوژین ئێژین کاکە کارە شەڕەکە کێشیا گێسیاوە خەریکین ئیتر دێوانەوار لە یەکتری ئەکوژین و ئێشێ بوێسێت ناوێ خەڵکی هەڵەبجە بەگرا بگا خەڵکی هەڵەبجە باشە مەشغوڵ وێ ئێستا فستیواڵە خێڵ بکە دێ ئەم خێڵە چی هەز ئێرایی بە وەڵام من دەمە قۆپانەکەم 6 گرێی واپێ ئەوێکی دەمە قۆپانەکەی 4 گرێی واپێ وەڵا ئێمە کزیێنکە ئەخۆین ئەوێکی ژێن نەوەڵا ئێمە خەبکە ئەخۆین تەوەجۆکەی دێ ئەمە چییە ئەم نەوع فەسادە گەرەکی تۆ بەرەو کوێ بوات تۆ کاول بووجی نابود بووجی خار و خەفیف بووی ئەم ئەنتەریاتە لەبەرە تەلەڤیزیۆن ئێشێ بۆ بکەین ئێمە بۆ ئێشێ ئەمە بکەین سوال یەک لەحظە ئێمە سوالەکەین با من نوکتەیەکت پێ بێژم و تەواوی کەم دەگرا من تماشاکەم هەنێ لای ڤەکرێتەوە لەسەر دیوەخانەکان دیوەخان هات کەسەوە دیوەخان ئەوسا جێگەی پیای پیاگانە و مەجلسە ئۆدەبا بوو مەجلسە شوعەرا بوو مەجلسە ئەدیبان بوو تو تماشاکەی دیوەخان بووگەسۆ جێگەی کەڵە شێربازی و کۆتربازی و شەرتبەندی فوتباڵە بارسلۆن و 20 دانە دەمە قۆپان لە پێ و جارێ جەدیدەن تەزویحی 2 متری قەسقوان بووگەسۆ مد ورد و دەست تەزویحی 2 متری قەسقوانەوە و دەست و تەزویح ئەجەڕێنن ئەم فەرهەنگە کوێز فەرهەنگە کوردە من وەبیرم نایە باوامەم شقڕی بووگە کە بە ئەسڵیش خەڵکی ئەو منتەقەینە کە پێژێ دەشتی شارەزوور چی ببەخشە منتەقەی شارەزوور نەدەشتی شارەزوور من وەبیرم نایە باوامەم شقڕی بووێت ئێوە لەکوێ هاتبنە دەرەوە کێ دروستیانی کردە بەرەو کامە ئیلتیجا خەریکەنەوە کاکە جینۆسایت یعنی ئەم کاولستانە کە واینتە بۆیە خەیرە مهم بوو جەنابەت تشکە خەیتە سەرە ئەمانەوە لێ ئەچی ئەمە کاکە گیان نەن بێعەقلیە نەن نادانیە نەن نەزانیە ئەمە سیستەماتیکە هەروە کە من ئێژنی سیستەماتیک یعنی بەرنامەداڕژیاک داپۆساندنە مردمی جینۆسایت هەرەوە نیە لەش بکوژی خوو ئەگۆڕی فەرهەنگ ئەگۆڕی جابجایی سەرزەمینیان پێیەکەی جێبەجێیان ئەەکەی تاریخیان ئەگۆڕی مەسە تۆ وەختی ئێژی کورد تۆیشی فەرهەنگە فەرق بکاتەکە دیگەرانە تۆ بەعنوانە کوردیشی فەرق بخەیتەکە دیگەرانە بەڵام ئێستا منە کورتەکە تایلەندی کا چه فەرقێکە بەس هیچ ئەو دەمە قۆپانە کاتە پێ منیش دەمە قۆپان دێ هەرچی ئەوەی کا من جێکەم هیچ فەرقێکمان نییە لذا تەوەجۆەکەی لەگرا ئەبعادەکە فرەوەسی ئەنە ئەمە ئەوە نییە ئەمانە نایزانن ئەمانە خاسی ئەزانن مەأمور کریاگن کە جێبەجێ بکەن بۆیە ئێمە خەریکین تەعقیبی ئەەکەین تا خۆمان بەمە بگەین مردمەکە دانە بەمە بگا جنابن ڕۆ ئەبعادێکت مشەخەس کرد کە من بە وردیە من نەزانی من نەمەزانی تۆ 10 ڕۆژ هاتکی تۆ 1 ساڵ دووبارە ئەهوارە بووی تۆ من نەم ئەزانی کە ئێوە کانونە ئەم شەڕەنە کە تحت ناوە تەسبیت و قدرەتە
ئەحزاب دەستکرد بەسەر منتەقەیەک و بەناوە حەلیمە کوردستانی ئمە سوعالمان ماگە بگەینە سەرەوەی کاسڵن حەلیم کوێز هەرێمە کوردستانیان بۆ دروست کردەگە بۆ ماگەسۆ چۆن ماگەسۆ لەذا ئەم دادگا ئیدامە پەیا ئەکاوە جەنابەت ئەمڕۆ لاپەڕەهایەکی فرەترت کردو کە من مطمئنم لە بەرنامەکانە ئاتیوە داهاتووە ئێشێ لەسەر هەر لەختەیان بوێسیت یعنی کە ئیژی ئوردوگا بڕۆیتە ناوە ئوردوگا کە ئێتێتەوە ناوە گەڕانەوە بێت و وردێ بە تایبەتی ئینسانە وردێ وەکو جەنابەت ئەوەی کە بەرەبەرە خۆی ئینسانەکان ئەگۆڕێت بەرەبەرە ئینسانەکان جەنابەت ئێژی ئێمەیان کردە سوالکەر ناومانیان قێزەون کرد هەم بووین و سوالکەر هەم بووین و تاوانبار هەم بووین و چوزانم تێرۆریست هەم بووین و کانونە شەڕ و فیتنە هەم بووین و هەرچی مردمێک حتا ئەتوانی بە هەرچی ناوڵۆک و تەوتە ئەس بەرەو نابوودی بۆی لەبەرەوەی ئەم مردمە سوعال نەکات پرسیار نەکات وای پێهاتکە کاکا دیکاورە تەماستەکە من ئاگرێ دەنگی بۆ من هەنارگەیژە کاکە با خۆم دەرنەخەم ێژم کاکە بۆ دەری بخێ بۆ لە چی ئەترسی وەڵا ئەمانە فڵانەکە نویسانەکەم بۆ کاکە تۆ خەریکی حەقیقەتێژی تۆ وایتە جێگەی حەقا ئەوان وانە جێگەی باتڵە ئەوان 33 ساڵ وەختیان بووگە ئەم قسانە تۆ ئیستا گەرەکتە بۆ منی بکەی تۆ بیکەی بۆ مەجالیان پێت نەدابێ دەمیان درێژە و دکومنتیان هەست و تەلەڤیزیۆنیان هەست و کەسایەتی پسپۆر و ڕۆشنبیریان هەست و قەڵەم و دەستیان هەست و ماشەڵڵا کتێ و لەسەر کتێ و سەفتەکەنی دەنە دەروانیە بابێنە دەرەوە ئەمە ئەفکار عمومی مەگە جامعە نییە مەگەر ئەمانە حەز ناکەن بە ئەفکار عمومیە جامعە مەگەر نایەژن جامعە مەوجودە ئەو سەبین جووا و ئەفکار عمومی بێنەوە بزانە کاکەی خۆ ئێمە خەریکین قەشەنگ ئەنوارینە قەزایە کێ لە پڕێکاتێ پیر لوقمانێ دروست ئەکا کە ئەو قاف جواوی باتوو ئێستا ئێمە دادگای هەڵەبجەماندانیاگە بۆ کەس واکو نیشتشان نادات بۆ گشتی خۆی کردگەسە فڵانە چتە کنارە جادە بۆ هیچ کەسێک بەناوە ڕۆژنامە وان و ڕۆشن بیر و ڕووناک بیر و میدیا یەکێکی نایەتت دەنگەوە من ئەتهامە گەورەم داگە سەپاڵیان من سابتم کرد دگە ئەمانە کاریان ئەوە بگە لە هەڵەبجە خەڵک بگرن تا خەڵک بکوژن شغڵیان ئەوە بگە تا هەمێکی گەورەس بۆ نایەن دفاع بکەن لە خۆیان ئێمە وەختی شاهیدەکان تێن قسەکە من پرسیارم کرد بەرەی کوردستانی یارمەتی ئێوەیاندا دەرباز بوون دەرسوورەتی کە منیستە فیلمێکە مەز نیشانە دەم پاسدارەکانی ئێران وە پێ خەریکن تێن بەرەو هەڵەبجە تا ئەگەن بە ماشینەکانی ئەرتەشی بەعسێژە بەشک و ڕۆشنی کەین سواری بووین هەزم فیلمەکەم هەز هەنی هەرو وەختە وا بۆمبارانە شیمیایەکە ئەکەن ئەو لەحزە بۆمەکە دائەخەن هەز فیلمەکەی سوپای پاسداران لەکێسی تەوەجۆ فەرمووی ئەمەیشی مشخص بوێت لە زەوایای جۆرا و جۆر و ئێوە مەسائلێکی فرەتان مەطرح کرد و ئێشێ لەسەر و مەسائلە بوێسن و قەوڵیش بدەن کە بەشدار ئەوەن لە جەلساتە ئایندا کاک مەیمانجان وڵایی لە خزمەتتانە بین بە گوێرەی توانە کە من بەش بە حاڵی خۆم وەکو هەم تاکێکی ئەم وڵاتە وەکو هەڵەبجەیەکیش مەمنونم کە ئەم مەلەفە گەورەیە و لەسەر هەڵەبجە کردوێتەوە بەڵام یەکێک لە ڕۆژنامە نووسە هاوڕێکانم خاڵێکی نووسی بوو لە ڕاستیە حەقە بیکەم بە کۆتایی بابەتەکەم کاویش بریتیە لەوەی کاڵێ ئەو ڕووداوانەی کە ڕوویە لە هەڵەبجە تەنانەت دەخولەکی لەلایەن هێزە کوردیەکانەوە چ بەرەی کوردستانی چ بزوتنەوەی ئیسلامی دەخولەکی لێ تەسویر نەکراوە یعنی ئەو ئەرشیفەی ئێسە لە بەردەسایە ئەگەر حکومەتی جمهوری ئیسلامی نەبوایە یان سەحەفینی جیهانی نەبوونایە بە هیچ جۆرێ ئێمە نەمانەتوانی ببین بە خاوەنی ئەو ڤیدیۆیانەش کە ئێساڵین شارەکەمان بەم بەڵگانە کیمیا باران کراوە لە ڕاستیە ئەوە نەبێت اتفاق هاتوونەتە ئەو شارەوە کە کامێرەیەکی تەسویریان لەگەڵ خۆیان نانەیەناوە کاکە هەمە ئەو شەوە لەو بەرنامەیە وتی ئێمە هەندێک تەسویرمان هەیەوانە بەستا ئێستا کەس نەیدیوە تەسویرێک تایبەت بێ بە حیزبە کوردستانیەکان 2 دقەی لێ درابێ ئەمە بۆ خۆی کارەساتێکی گەورەیە من دەستخۆشی لێەوە کە ماوەیان شەوتان شاد بێ شەوتان شاد خب
هەروەکو دیتان بەشداریکردنە کاک هادیە حەمە ڕەشید توانی غنایەکی تر ببەخشێ بەم دادگا کە ئێمە بتوانین مەلەفی تازەتر بکەینەوە و بتوانین بەردەوام بڕۆین لەسەری و بتوانین ڕووداوەکانە دوای 16 سێش بەڕەسی بکەین تا بیان دکین بەیەکەوە تەبیعەتەن ئێمە لە گفتوگۆیەکە کردمان تەحلیل هایەکمان کرد وەلێ ئەمانە ئەکەینەوە لەسەر هەر کامیانە ئەوێسین تا سابتی بکەین چەندێک لەمانە واقعین و چەندێک لەمانە داڕژیاگن هیدایەت کریاگن کە ئێمە بەرەو ئەم ئاراستە بوون. کاک کامل تەشریفتان هەست کاک کامل بەر لەوەی من کاک دانا زەحمەتی کێشایم شەو تەشریفی هاوردووە ساعتا مەشغوڵ بوو دەستی خۆش پێ کاک کامل بتوانین وەرگین کاک کامل ئەگەر تەشریفت هەست بەر لەوەی دەنگم کەس بوێت و کاک دانا بڕاتە دەرەوە من بتوانم ئێوە هەڵبگرم هەر وەخت و هەر وەکو کە وعدمدا بوو پێتان کە ئێوە بێن چەند دقیقەیەکی تریش مەسائلێکی تر مەطرح بکەن. کاک کامل عەبدولقادر وەکو شتێ تەشریفی نەماکە ئەگەر کاک کامل نەماگە دە ئێمەش کۆتایی تێرین بە بەرنامەکە ئێم شەو منیش بە ئەندازەی کافی ماندووم وەسایەکەن غنایەکی زیاتری پێبێن لە شەوانە داهاتووە لای ئێوە خۆش.